بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست خوشک و برایانی بەڕێز بەناوی ڕێکخراوی خاڵەوە بە خێراتنێکی گەرمتانەکەم بشبورن لەو چەند خولەک دواکەوتنە و وەکاک تۆفیق کەریمیش ڕێز و سڵاوی هەبوو بۆتان بەڵام بەهۆی ئەرکێکی کۆمەڵایەتی خۆی و نەیتوانی لە خزمەتتاناوێ بۆیە بەناوی ئەویشەوە دووبارە سوپاس و بە خێراتنێکی گەرمتانەکەم. بێگومان نالی سەرتۆپی شاعیرانی کوردە و هیچ شاعیرێک هێندەی نالی شانازی بەخۆکردنی لە شعری خۆیان جێ نەکردوێتەوە. هەر ئەوەی بەسەکە لێ شعری خەڵکی کە یەگاتە شعری من بۆ نازکی کەی لە دیقەتدا پەتک داوا لەگەڵ هەودا دەکا و کورد و فارس و عەرەبم هەرسێ بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ موڵکە و دیوانی هەیە. ئەم شانازی بەخۆکردنە ئەوەندە بەرزە لای شیعری نالی و لای بیرکردنەوە جیهانبینی نالی کە ئەکرێ ببێتە شوناسێکی گەورە بۆ ئێمە و ئێمەش وەکۆڵێ لە ئاستی ئەدەبیاتی دەوروبەر و ناوچەکە و دراوسەکانمانە وەکۆڵێ قۆڵی لێ هەڵماڵین و شانازی بە خۆمانەوە بکەین. بۆیە ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبین ئەحمەد ڕەشید باز لە نالی وەکو یەکەمین خەیاڵی کوردی دروستکردنی شوناس تا چەند ئەم خەیاڵە هاو بەشە ئەتوانێت بۆ منە شوناسێکی نەتەوەیشمان بۆ دروست بکەم. بۆیە بەناوی ئێوەشەوە دووبارە بە خێراتنی دکتۆر ڕێبینەکەم ئێستا وەکۆڵێ سەرەداوی قسەکان ئەدەینە دەست بەڕێزیان و باسی بابەتەکەی خۆیمان بۆ بکە لە چل خولەکدا. دوایی هەر سەرنج و تێبینی و پرسیارێکی ئەوەی عزیز و خۆشەویستیش وەرەگرین و دکتۆریش وەڵامیانەداتەوە. زۆر سپاس کاک ریاز، سپاس بۆ ناوەندی خاڵ و سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان بەم ڕۆژە خۆشە بانەڵی ناخۆش بەم بارانەکە زێتان کێشاواتون کە جۆ بۆ بەندە بگرن. بەڕاستی من داوای لێبوت نەکەم کاتەکەی بە سەعات سێ تێگەیشت بوومە بوو حسابی خۆم زواتوم بەڵام وا دیارە 20 دقیقە درەنگ کەوتوم. هاوڕێیان عزیز، ئەم باسی من بەشێکە لە پرۆژەیەکی گەورەتر کە کاری لەسەرەکەم وەک کتێبێک بێتە دەرەوە دواتر و لەگەڵ کاک پەیوەندوانە شەوێک لەم شەوانە هەنێ لە سەرەداوەکانی ئەم باسەمان باس کرد. نالی وەک یەکەمین خەیاڵی کوردی لەوانەیە ئەمە ئیدعایەکی گەورە بێ. نالی چۆن یەکەمین خەیاڵی کوردیە؟ من ئەمەوێت لە پشت ئەم ئیدعایەوە بۆستم و بەرگری لێ بکەم و بە تێبینی و ڕەخنە و پێشنیارەکانی جەنابتان دەوڵەمەندتری بکەم و بڕۆمە هەر شوێنێک. بەڕاستی ئەم باسە ئەمەوێت تەڕحکەم بۆی زۆرترین قسە لەسەر ئەم باسە بکرێ و زۆرترین ڕەخنە وەرگرم دواتر ئەوەی کە لە داهاتووی شەڵاگر وەک کتێبێک دەرچوو من بتوانم بۆشایی و لایەنی لاوازی ئەم کاری خۆم دەستنیشان بکەم. پێش هەموو شتێک من بە پێشوانی کاک ریازەوە بیرەکەمەوە ژنالی هەرگیز شانازی بەخۆیەوە نەکردووە. ئەوە مەحویە شانازی بەخۆیەوە دەکا وتی میوەی بەهشتە شعری مەحوی خدا نەبڕی لە باخم داری بەردار کە شیرینی و تەڕی دێ شعرەکانم وتی مەحوی کە میراوی فراتی. نالی کانیە کە هەڵەقڵێ مەسەلەی شانازی بەخۆکردن لای نالی نییە. نالی حقیقەتێکی پێیە لە پشتە و حقیقەتە وەستاوە ئەوێ ئەم حقیقەتە بگەێنێ و ئەم حقیقەتەش لە قوڵای خۆیدا خەیاڵە. من باوەڕ ناکەم هیچ ڕەخنەگرێکی کوردی پێی بەمە بردبێ. ئیدعایەکە دەیکەم و زۆر خۆشحاڵم ئەم ئیدعای من کە من ئەڵێم ئیدعایەکە و ئیدعاکەش گەورەیە لە بەرەوەی نالی لە پشتە. وەک چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە قورئان پێی دەڵێ قل بڵێ مەترسە. ئەم قولانەی قورئان هەموو بە پێغەمبەر دەڵێن کە یەسئەلونەکە کە ئەوان پرسیارن لێکن تۆش بڵێ مەترسە دەریات لە پشتە. بە قەولی جەلالەدینی ڕۆمی منیش نالیم لە پشتە. تەشبیهەکە ئەگەر دروست نەبێ معزەرەتم هەیە بەڵام دەتوانم لە پشتم ئیدعایەوە بۆسم. نالی بە خۆی نەنازیوە و پێهەڵدانی بۆ خۆی نییە. ئەوەی وتوێتی دقیق مانای گرنگ لە پشت وتنەکانیەوە هەیە و ئێمە دەرکی ئەو مانایە بکەین و نووسەر لە دوای هاتنەدەرەوەی تێکست لە دوای لەدایکبوونی تێکست ئیتر تێکست لە دوای هاتنەدەرەوەی ئیتر بە موڵکی نووسەر نامێنێ دەبێت بە موڵکی ئێمە بەتایبەتی لە دوای مردنی نووسەر بە تەواوی دەبێتە موڵکی ئەو خەڵکی کەم تێکستە دەخوێنەوە و ئێمە ئازادین چۆن لەم تێکستە دەڕوانین. شەرحی غەمێ دڵ بکەم فەسانە زین و مەمێ بکەم بەهانە. من لێرە ئەم موشەی خەیاڵە لای نالی ئەەکەم بە بەهانەیەک بۆ ئەوەی کە ئێمە وەک کورد بزانین لەکوێی دنیا قەرارمان گرتووە و بزانین ئێمە چیمان هەبووە و نەماندیوە تا ئێستا بەتایبەتی لە مەسلەی خەیاڵە. دوو شتە بێت لە یەک جا بکەینەوە بەڕێزان. مەسلەی نازم و مەسلەی شاعر. نازم کەسێکە دەشێ شعری جوان بهۆنێتەوە، دەشێ شعری قافیە و سەروادار بێ قافیە، وێنەی جوان دروستکە. ئەمانە لە باشنی حاڵەتە نازمن. من باوەڕم بە و ئیدعایی
ئەوانە نییە کە لە یەکێتی سۆڤێت هاتنەوە باوەڕیان وا بوو ئێمە سێکوشکەیەکمان هەیە بە ناوی سێکوشکی بابان مستحیلە لەگەڵ نالیان نابێت کەس ناوی بهێنرێت نە سالم نە کوردی قودرەت و لیاقەتی ئەویان نییە لەگەڵ نالیان ناویان بهێنرێ ئەم دوو شاعیرە ئەگەر هەر بشێ ناوی سێکوشکەیەک بنین ئەشێ بڵین سێکوشکەی نالی مەحوی وەفایی سێکوشکەی نالی سالم کوردی سێکوشکەیەکی غەڵەتە و ئەو دوو شاعیرەی کە لیاقەت و قودرەت و شیمانەی ئەویان نییە لەگەڵ نالی ناویان بهێنین بەڕاستی بەڕای من هەر لە سەرەتاوە ئێمە ئەکەوینە هەڵەیەکی مێتۆدیەوە کاتێک کەڵێن سێکوشکەی بابان پێشگریمانەیەکی غەڵەتە چنین و هەر شتێک لەسەرم پێشگریمانە غەڵەتە بشنین غەڵەتە بیناکردن لەسەر بناغەیەکی غەڵەتە و چەند ساڵە ئەم سێکوچکەی بەم شێوەیە هاتووە ئەبێتر ناقدانی ئەدەبی کوردی پێداچوونەوەی بکەن بۆ مەسەلەی سێکوچکەی بابان ئەگەر بشە سێکوچکەی هەبێ بەڕاستی کوچکی دووەمە بێ مەحوی بێ کوچکەی سێمە بێ سێ عەبدوڕەحیمی وەفایی بێ ئەگین کوردی و سالم لە باشترین حاڵەتە دوو نازمی کوردن نەک دوو شاعیری کورد ئەوەی وا دەکا شاعیرێک ببێ بە شاعیر ئێمە پێی بڵین شاعیر ئەو شاعیرە دەبێت لە سەرەتاوە خەیاڵ بۆ چیرۆکێک بکە هەر شاعیرێک نەتوانێت چیرۆکێک بهۆنێتەوە خەڵک باوەڕی پێ بهێنێ ئەم شاعیرە نابێتە شاعیر لە باشترین حاڵەتە لە باشترین دۆخیدا نازیمە من فترەیەک زۆر تێما بووم ئایا ئێمە ئەشێن نالی لە چه قاڵبێکا جێ بکەینەوە نالی عارف بووە نالی متەسەوف بووە نالی مەلا بووە بەڵام دواتر بۆم دەرکەوت بە ئیمتیاز بە مانای کەلیمە نالی شاعیرێکی کوردە و یەکەمین شاعیری کوردە کە مەسلەی خەیاڵی لە شعری کوردیا وروژاندووە محقق مەشرەبی نالی لە شعرا هەر وەکو خاکی خەیاڵی کوردیە بەیتی سەراپا زۆڵفی دووتایە یەکەم شاعری کوردە باسی خەیاڵی کوردی بکەم شاعری ئێمە یعنی پێش نالی ئێمە شتێکمان نییە لە خەیاڵ بەڵێ هەیە بەڵام خەیاڵ وەک شتێکی مەزموم لێک دراوەتەوە خەیاڵی پوچی دنیاوا دەماغ و دڵمی پێچاوە مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم هەتا لەو یاری دەمسازە جودامام وەکو نەیبێنەوە کەوتوم و بێدەنگ دوایە وەڵەکی ئەڵێ گەیشتن بەو شەهە عالی مەقامە نییە فکرم خەیاڵم خاوە پێلەنگ خەیاڵ ناشرینە مەزمومە خاوە ناگا لای مەحوی وەنیە دوای ئەوڵێ خەیاڵی خاوە عنقا ناکەوێتە داوی ئەفسانە هەموو ئەمانە زەمی خەیاڵن لە ئەدەبیاتا کراوە گفتم کە بەر خیاڵەت راه نەزار ببەندەم گفتاو کە شەبڕوەست و ئەز راه دیگەر ئاەت لای حافظی شیرازیش خەیاڵ شتێکی مەزمومە لە شعری گفتم غەمت تۆ دارم گفتاو غەمت سەرایەت گفتم کە ماه من شو گفتاو ئەگەر بەرایەت گفتم کە بەر مهرویان رسم وفا بیاموز گفتم که خوبرویان این راه کمتر آید گفتم که بر خیالت راه نظر ببندم گفتم که شبرو است و از راه دیگر آید و گوشوا تعبیری لکرا و خیال کشتکی مزمومه بلام نالی الله چی محقق مشربی نالی لشعر هر وکو خاکی خیالی کردی بیتی سراپا زلفی دوتا یا دله پیامت هاتو پی کتروی خیالم ناردونی گیه رسولم کوت ڕێگرتی هێنای وەک ئاگرە سوورە خەیاڵ ئەنێرێ بۆ پەی کیار وەنیە کە دیتم شەکڵی سەدڕەنگی وتم بابای عەیارە کە بیستم لەفسی بێدەنگی وتم شەیپوری شاپورە پیامت هاتو پەی کتروی خەیاڵم ناردونەی گەیە ڕسوولم کەوتە ڕێگرتی هێنای وەک ئاگرە سوورە یا لە شعری زولفت بەقەدتدا کە پەرێشان و بڵاوە ئەمڕۆ لە منی شیفتە ئاڵۆز و بەداوە بۆچی نەگریم سەد کەڕەتم دڵ دەشکێنی مەی بۆ نەڕژێ شیشە لە سەدلاوە شکاوە عمرێکی درێژە بە خەیاڵی سەری زولفت سەودا و پەرێشانم سەودایەکی خاوە خەیاڵ بەس یادی سەر و زۆڵفی یار لای نالی شتێکی پیرۆزە و من لەسەر ئەم بەیتە ئەوەستم هیوادارم هەمومان لەبەریکەین محقق مەشرەبی نالی لە شعرا هەر وەکو خاکی خەیاڵی کوردیە بەیتی سەراپا بەیتی زۆڵفی دووتایە ئەوەی وا دەکات ئێمە هەر میلەتێ بەیەکەوە بنووسێ چیرۆکی هاوبەشی ئەو میلەتەیە بۆ نمونە چیرۆکی ناسیۆنالیزم چیرۆکێکە لە دوای ڕێنسانس ئەهۆنرێتەوە و میلەتانی ئەوروپا پێکەوە گرێدەدا چیرۆکی لیبرالیزم ئەمڕۆ میلەتانی دنیا بە شێوەیەکی جیاواز پێکەوە درێت کۆمونیزم مارکسا چیرۆکێکی هۆنیەوە لەسەر مەسەلەی اقتصاد یڵا بە زەعیفەکان لە کۆمەلگایە مافیان پسەندێ وەک پلۆریتاریا مافیان هەبێ داهات بە یەکسانی ئەمە چیرۆکێ بوو مارکس هۆنیەوە و خەڵکێکیش باوەڕی پێکرد و ستالین هات لەسەر ئەم چیرۆکە کۆمونیزم بنەماکانی کۆمونیزمی دانا کە بە حساب کۆمۆنەکان دروست بوون و هەمومان یەکسان بین ئەم چیرۆکە چەند سەرکەوتووە چەند سەرکەوتو نییە گرنگ نییە مهمەوەی چیرۆکێک ئەهۆنیتەوە خەڵک باوەڕی پێێنێ پارە لە خۆیدا چیرۆکە تۆ تەماشای قودرەتی ئەو چیرۆکەکەن لە پشت پارەوەیە یەکەم جار ئینسانێک حاصڵاتی ساڵێکی خۆی گۆڕێتەوە بە کۆینێکی بێژان مێوژ و گەنمەکەی گۆڕ ئەگەر چیرۆکێکی بەهێز نەبێت لە یاعتیبار با بەم پارەیە لە پشتم پارەیەوە ئەم پارەیە بەڕاستی ناتوانێت
لەوانەیە ئێمە هەمومان باوەڕمان بەشتێنە بێ تەنانەت باوەڕ لەسەر دینێکیش نەبین بەڵام لە مەسەلەی پارە وەک ڤۆڵتێر ئەڵێ when it comes to money we all do believe in the same faith هەمومان یەک باوەڕمان هەیە بە پارە لەبەرەوەی چیرۆکێکی زۆر بەهێز اعتیبارێکی زۆر بەهێز لە پشت ئەم پشتەوە هەیە کە پێی دەوترێت پارە من بە پێچوانەی دکتۆر عیرفان مستەفاوە بیرەکەمەوە کورد بۆ نییە بۆ هەین و بۆنین بە قەولی هێمنی موکریانی حاشاکن لێمان و هەشین لەبەرەوەی چیرۆکێکی هاوبەشمان نیە ئێمە بەستێ بەیەکەوە لەبەرەوەی لە دێگەڵە بەولاوە کەس لە شێرکۆ بێ کەس تێ ناگا لەبەرەوەی لە عفرین کەس نازانێت لە زیلان چی گوزەراوە لەبەرەوەی لە خانەقین کەس نازانێت قەتڵ عامەکانی بۆ نمونە کوردی ئێران تێناگا لەبەرەوەی دەرسیم لە سەیسایق یاد ناکرێتەوە ئێمە چیرۆکێکی هاوبەشمان نییە کە پێکەوەمان گرێبە مەسەلەکە زمان نییە لە پێش زمان خەیاڵێکە کە نەبووە کە نەیتوانیوە چیرۆکی هاوبەش بهۆنێتەوە و ئێمە بەیەکەوە گرێبدا تەماشاکەن شەرت نییە تۆ فەیلسوفبی شەرت نییە مفەکیربی شەرت نییە زانابی ئەنج بتوانانی چیرۆکێ بهۆنیتەوە من بیر دەکەمەوە کەواتە من هەم دیکارت ئەم قسەی دیکارت ئەتوانێت چه چیرۆکێ بهۆنێتەوە هیچ چیرۆک ڕستەیەکی صرف فەلسەفی بەحتە ناتوانێت چیرۆک بهۆنێتەوە لە ساڵی 1560 نیوتن هێزی ڕاکێشانی زەویە دۆزێتەوە هێزی ڕاکێشانی زەوی ئەتوانێت چیرۆکێک بهۆنێتەوە خەڵ لە دەوری خۆی کۆکاتە نه ئەمە لە لابۆرێکە لە مختبەرێکان پیاوە یاسایەکی سروشتی دۆزیوەتەوە ئەنیشتاین ئی یەکسانە بە MC سکوێر یاسای ڕێژەیی ڕێلەتیڤیتی چییە وا دەکا مارێنزێکی ئەمریکی بۆمبی ئەتۆمی ئەو بۆمبەی کە ئەنیشتاین ماستەرمایندەتی بەرباتەوە بەسەر هیرۆشیمایە بەسەر ناکازاکیە شیرۆکێکە لە پشت دروستبوونی ئەو بۆمبەوە کە دەڵێ گەلی ئەمریکا گەلێکی گەورەیەوە ئەگین ئەنیشتاین خۆی لە خۆیدا ناتوانێت دوو سەرباز کۆکاتەوە بیان نێرە شەڕی عەشرە تێ بکەن شەڕی ماڵێ بکەن ئەوەی گرنگە ئەو خەیاڵەیە کە لە پشت ئاکتەکانی ئێمەوە هەن زانکان فەیلسوفەکان ئەمانە لەوانەیە هەوێن بن بۆ ژیان بەڵام ناتوانن چیرۆک دروستکەن هەمیشە ئەوەی دەتوانێت چیرۆک دروستکە ئەوەیە دەتوانێت نەتەوە دروستکە نەتەوە بەبێت چیرۆک دروست نابێ و هیچ چیرۆکێکیش بەبێ خەیاڵ دروست نابێ نالی یەکەمی شاعری ئێمەیە باز لەم خەیاڵە دەکا کە پێی وایە ئێمە دەبێ خەیاڵەکەمان لە جنسی خۆمان بێ خەیاڵەکەمان کوردانە بێ مەحوی شعرە نووسێ بەڵام ئەو شعرانەی مەحوی بکە بە فارسی تۆ جای ناکەیتەوە لەوەی کە ئەم شعرانە حافظ نووسیوێتی یا سعدی شیرازی نووسیوێتی لەبەرەوەی خەیاڵی پشت نووسینەکە عیرفانی پشت نووسینەکە عیرفانێکی فارسیە عیرفانێکی عەرەبیە عیرفانێکە پشت ئەسوور نییە بە خەیاڵی کوردی لە کاتێکا نالی لە پێش ئەویشەوە هاتووە مەسەلەی زولفی دووتایە شەر بۆ خۆی لای نالی دوالیزمێکی غەریب هەیە کە من ناتوانم ئەمڕۆ لەسەری بۆستم لەبەر کەمی کات سەراپا زولفی دووتایە یا ئەڵێ وەک زەڕەی بێجیلوە نەمەوجود و نەمەعدوم لە نێوان بوون و نەبوونە هاتوچۆگا یا دەڵێ نالی سرد لە گومبەدی خانەقا دەکا لایە پڕە لە مەشعەلە لایە لە مەشغەلە هەموو ویستی نالی ئەوە بووە کە هەموو ئەوەی لە دەرەوە ڕوودەدا بیهێنێتەوە بۆ ناو کاسەی سەری خۆی بۆ ناو دڵی خۆی مۆرکێکی کوردی مۆرکێکی تەواو لە خۆی پێ ببەخشێ ئەنجا بیاتەوە بە دەرەوە بەکارهێنانی زمان لای نالی بە پێچەوانەوەی کە عەزەدین مستەفا ڕەسوڵ دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ ئەڵێ کە نالی گرنگی نالی لەوەیە کە بە کوردی قسەی کردووە کە بە کوردی شعری نووسیوە کە بە قوماری کردووە بە شاعیربوونی خۆیەوە بە کوردی نووسیوێتی من ئەڵێم نالی پێشەوەی بە کوردی نووسیبێتی بە کوردی خەیاڵی کردووە ئەگین خۆ مەحویشمانەیە ئێمە بە کوردی نووسیوێتی عەلی حەریریمان هەیە لە پێش نالی بە کوردی نووسیوێتی قوربان بۆچی ئێمە ناتوانین بڵێن عەلی حەریری شان و شەوکەتی ئاوایە ئەگەر مەسەلەکە کوردیە نە مەسەلەی نالی سڕی نالی ئەوەیە کە بە کوردی بیری کردوەتەوە سەرەتا ئەوسا بە کوردی نووسیوێتی بە کوردی خەیاڵی کردووە ئەوسا توانیوێتی بە کوردی بنووسێ بۆیە ئێمە ئەمڕۆ بە گەورەی مەسەلەن لی ئەڕوانین ئیدعایەکمان هەیە لە پشتیەوە هەموو عارفانی کورد لە مەسەلەی بەکارهێنانی زمانی کوردیە شاعیرانی کورد شاعیرانی کلاسیک ئەکسەریان عارف بوون یا عیرفان مەشرەب بوون یا سۆفی مەشرەب بوون مەسەلەی زمان لایەن مەسەلەیەکی میکانیکی بووە مەسەلەیەکی زمانیان وەک ئەداتێکی بیرکردنەوە بەکار نهێناوە بۆ نمونە تۆ شعرێکی مەحوی وەک عەرزم کردن ئەخوێنیتەوە ناتوانی ئەگەرم شعرە بکەی بە فارسی ناتوانی جای بکەیتەوە کە ئایا ئەم شعرا ئەساسەکەی کوردی یا فارسیە تەنانەت لە مەسەلەیەوەی کە جەنابە باسی کرد کاک ڕیاز کە نالی ئەڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا مەسەلەی بەخۆ هەڵدان نییە مەحوی چۆن لە باسی عشق ئەدوێ مەسەلەن لە سەرەتاوە ئەڵێ من
کوردی زبانی ئەسڵمە گەر تەرکی کەم بەکول ئەمن دەبمە بێوەفا منە بێ بە کوردی بنووسم ئەگەر ئەم کوردی تەرکەم بێوەفام بەرامبەر زمانەکەی خۆم بەڵام ئەڵەچی باسی چی بکەم بێکەرانی بەحری پڕتەشویری عشق تاقە قەترێکی فتوحاتە و نمێکە مەسنەوی ساعیدی دەرکەوت و عالەم بوون بە موسایی هەموو معجزەی لێوی کە دەرخا جوملە دەبنا عیسەوی شەرمنانە باسی عشقەکە ئەڵێ من باسی چی بکەم چۆن لە عشق بدوێم کە فتوحاتی ئیبن عەرەبی فتوحاتی مەکیەی ئیبن عەرەبی لەگەڵ مەسنەوی جەلالەدینی ڕۆمی قەترەیەکی ئەم دریایە یعنی دەستەوەستانەوە سێ لە بەرامبەر فتوحات و مەسنەوی معنەوی یعنی بەکارهێنانی ئەم زمانە لای مەحوی دیارە شەرمنانەیە تاقە قەترێکی فتوحاتە و نمێکە مەسنەوی من هەرچ گویم عشق را شەرح و بەیان چون بە عشقایەت خجل گەشتم زان مەولانە ئاڵێ عشق عشقە لە مەسنەوی ئەمە مەسنەویەکەی مەولانایە بۆ نمونە ئێمە حوی شەرمنانە لە مەسەلەی عشق قسە ئەکا دوو دەلیلێنێتەوە وەک ئەوەی بڵێ خۆی ئەدات و تفاقی کافی لە بەردەسان نەبێت لە مەسەلەی عشق قسە بکە ئەگین هیچ ئیجاب ناکات تۆ ئەگەر ئینسانێکی عارفێکی کوردی دەشێ اقتدا بە فتوحات و مەسنەوی جەلالەدینی ڕۆمیش نەکەیت و لە عشقش تێبگەی بەو جۆرەی کە پێویستە لی تێبگەی بەو جۆرەی کە کلتورەکەی خۆت بەو جۆرەی کە کوردەواری یا زمانی کوردی یا بیرکردنەوەی کوردی خوازێ لە کاتێکدا مەحوی لە دوای نالیەوە هاتووە نالی هەموو ئیشکردنی نالی لەسەر زمان ئیشکردنیە بووە بەرمەبنای خەیاڵی کوردی ئەوە نەبووە نالی بێت تەنها ئیشی ئەوە بێ بە کوردی شێوەزاری ئەم بابانە بنووسێکە کە ئەمڕۆ ئێمە قسەی پێەکەین بەکارهێنانی زمان لای نالی بەکارهێنانێکی میکانیکی نییە بەکارهێنا زمان بە قەولە ڤدگنشتاینەکەی ئەداتێکی بیرکەرەوەیە لای نالی یعنی نالی پێی وایە لە ڕێگەی ئەم زمانەوەیە ئەم ئەتوانێت بیر بکاتەوە ئەم نالی نەیتوانیوە بە غەیری کوردی بنووسێت لەبەرەوەی خەیاڵەکەی کوردیە ڕاستە دەڵێ گەل ئەگەر تورکی تەعال ئەر عەرەبی بێ ئەگەر کوردی ئەگەر فورسی بیا پەچەی پەرچەمی و پرچی سیا غەزەلی هەر دەڵێی مانگەشەوە کوڵمیتیا لادە دەسرۆکەی هەوری لە جەبین دەرکەوێ شەمس و قەمەر نور و زیا گەل ئەگەر تورکی تەعال ئەر عەرەبی بێ ئەگەر کوردی ئەگەر فورسی بیا یا ئەوەی کاک ڕیازوتی فارس و کورد و عەرەبم هەرسێ بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ موڵکە دیوانی هەیە نالی ڕاستە مسەلڵەت بووە بەسەر تورکی و عەرەبی و فارسیە بەڵام نەیتوانی وە لە ئەساسدا بەم زمانانە بنووسێ خەمێکی هەبووە خەیاڵێکی کوردی هەبووە کە ڕێگەی نەداوە بەم زمانانە بنووسێ لە ئەساسە یعنی ئەوە نییە نالی هات بێ بڵێ من قمارێک ئەەکەم ڕۆلێتی ئەەکەم من بە گۆران نانووسم بە فارسی نانووسم بە عەرەبی نانووسم بەڵام بە کوردی نووسم شتەکە بەو جۆرە نییە لە ئەساسدا ئەم پیاوە خەیاڵی کردووە من ئێستا چەند زمانێک ئەزانم بۆ نمونە دەزانم عەرەبێک چۆن بیرەکاتەوە ئێمە هەرێکێک لە ئێمە ئەزانین فارسێک چۆن بیرەکاتەوە هەرێکێک لە ئێمە لەم جەمعا ئەو بینەران ئەزانن تورکێک چۆن بیرەکاتەوە تورکێک متەسەللیطانە بیرەکاتەوە بەردەوام خەیاڵی لای سوڵتەیە فارسێک لە فەرهەنگێکی بەهێزەوە بیرەکاتەوە عەرەبێک بۆ نمونە دیارە چۆن بیرەکاتەوە بەڵام بۆ من جێگەی گومانە کوردێک ئەزانێت چۆن بیرەکاتەوە ئایا ئێمە ئەزانین چۆن بیرەکەینەوە من ناتوانم بزانم کوردێک چۆن بیرەکاتەوە نازانم تەلیسمەکانی بیرکردنەوەی کوردی چۆنە پێدەچێ نالی ئەوەی زانی بێ پێدەچێ یەکێک لە ئێوە بڵێ بەڵێ بەم جۆرەیە بەڵام پێم خۆش ئەگەر یەکێک بزانێت بیرکردنەوەی کوردی چۆنە دواتر من تێگەێنێ بەڵام ئێمە لەژێر هەژمونی بیرکردنەوەی فارسی و عەرەبی و تورکیا بووین بەردەوام یعنی شاعرانی ئێمە وەک عەرزم کردن مەحوی عیرفانی مەحوی عیرفانێکی فارسیە بە ئیمتیاز عیرفانێکە ئیسفادەی لە مەلای جەزیری دەڵێ چی زۆر بەخۆی نانازێ یەکەمین شاعری ئێمە نییە ئەگە کرۆنۆلۆجیکلی سەیریکەین لەسەر ڕاستەهێڵە شاعرانی خۆمان بکێشین مەلای جەزیری لە ئەوایلەکان دێ وەنیە ئەڵێ چی من حافزی کوردانم یعنی چیم قسەیە یعنی حافز ئەوەنە گەورەیە من خۆمی پێ ئەچوێنم ئەیانوت ئەفرین لینینگرادی کوردە یعنی چیم قسە یعنی لینینگراد شوێنێکی گەورەیە کە ئێمە ئەفرینی پێ ئەچوێنین دەلالەتی گەورەی ئەفرین نەبوو کە ئەفرین ببێ بە لینینگراد مەلای جەزیری ژەڵە پێویست ناکە ئیتر ئێوە حافز بخوێنەوە من حافزی کوردانم ئەمە شەرمەنیە لە بەرامبەر ئەدەبی فارسیەوە ئەمە بەرەنجامی ئەوەیە ئێمە لە ئەساسدا شاعیرێکمان نەبووە تەبەنی خەیاڵی کوردی بکە تا بتوانێت شعری کوردی بهۆنێتەوە تا بتوانێت بە کوردی شعر بنووسێ یا لە شوێنێک ئاڵە چی
زۆر زیرەکانە ئەم قسانە ئەکان نالی زۆر زیرەکە گەر مەبەستیشی نەبوو بێ ئێمە ئەبێ مەبەستیان بۆ دروستکەین ئەم قسانە چونکە نالی خۆی لە ژیاندا نەماوە سەرفکردنی 12 دەفتەر بە شوێن توڕە هاتە نالی لەکوێ ژیاوە و ژنەکەی ناوی چی بووە و قەواڵەیەکی لە عوسمانی بۆ هاتووە چیتیان ئەمانە بەڕاستی بۆ لە شەعنی نالیانین ئەوەی کە باسەکرێ سەبارەت بە نالی بەڕای من بچووکردنەوەی ئەو پیاوەیە هەندێکە بینی مەساڵە وەک منەتێکەی فرۆشێتەوە ئەوەندە دەفتەرم سەرف کرد چوون بە شوێن نازانم چی نالیە مەشیئەتی نالی لە شعرەکانیایەتی خەیاڵی نالی لە شعرەکانیایەتی ژیانی نالی گرنگ نییە لە مەکە بووە لە حیجاز لە هەر کوێ بووە گرنگ نییە وەلو من خۆم هەر جارە ڕێم کەوتو بێتە ئیستەنبوڵ گۆڕستانی سوڵتان ئەیوبم پشکنیوە گۆڕ بە گۆڕ خوێندومەتەوە بزانم ئەم مەلاخدری نالیە لە شوێنێکا بێ و ئینسان بتوانێت فاتحەیەکی لەسەردایە ئەم پیاوە گەورەی کورد بەڵام ئەمانە بەڕاستی گرنگ نین لە ذاتی خۆیان شتی مۆزوعی نین شتی سەبجەکتیڤن شتی کەسین نالی بەداوە شعری دقیقی خەیاڵی شعر بۆ ئەو کەسەی کە شاعیرە سەد داوی نایەوە دیسانەوە باسی خەیاڵی شعرەکە ئەی نابێ من بۆسین لەسەر موشەیە یعنی ئەم خەیاڵە چییە لای ئەم پیاوە هەیە و خۆشی دەڵێ ئەڵێ بۆ ئەو کەسەی کە شاعیرە سەد داوی ناوەتەوە سەد ئەڵغامی لەم ڕێگەیات چانووە هەر جاری یەکێکیان نەتەقێتەوە تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا کە خەیاڵی کوردی هەبوو ئەم شعرە لە دایکە بێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا یا لە مەیدانی فەساحەتدا بە میسلی شەهسوار فەساحەت گرنگ نییە بۆی بێتەئەمول بەو هەموو نەوعە زبانی ڕادەکا کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵبی مەعنا دەکا بێتە حجرەم ئەو کەسە پارچە پارچە مسوەدەم بکرێ بەڕۆ ئەمە مسوەدەیە بەڕێزم شاعیر کە مسوەدەی نووسیوە و فڕەیاوە بێتە حجرەی ئەم کەسە پارچە پارچە ئەم مسوەدانەی بە ڕۆحی خۆی بکرێن نەک بە شعرەکانی کێ هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێبەدەل سەودا دەکا دەزانێت چی دەڵێ ئەم پیاوە مەحوی دەیوت چی وتی میوەی بەحشتە شعری مەحوی خدا نەبڕێ لە باخمداری بەردار خوا نەیبڕێ زاهیدانە ڕازیە بە بەشی خۆی کە شیرینی و تەڕیدی شعرەکانم وتی مەحوی کە میراوی فڕاتی وانە بەڵام بێتە حجرەم پارچە پارچە مسوەدەم بکڕێ بە ڕۆح هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێبەدەل سەودا دەکا ئەوەی پێی وایە زۆر شاعرە بۆیە من دەڵێم نال سالم و کوردی شیاوی ئەویان نییە لەگەڵم پیاوا بن گەورەی ئەم پیاوە لەمایە بەدەستێکی نالی هەڵگرتووە لەگەڵ خۆی بەدەستێکی کوردی هەڵگرتووە سالمی صاحب قرانی هەڵگرتووە بەدەستێکی عەبدوڵڵابەگی کوردی هەڵگرتووە لەگەڵ خۆی و هێشتوونیەتەوە دەوترێ من لە ماوەسا ئەکرەم عەنەبیم بیست بەڕەحمەت بێ دیراسەیەکی هەبوو لە سەردەمی نالیە 600 شاعیر هەبوون 600 شاعری امتیاز يعني كتوانيوانە بە عروزی عربی و بە عربی و فارسی و تورکی شعر بنووسن ئەی کوان بۆ نەماونەتەوە سالم و کوردیش بە دڵنیایی ئەگەر نالی نەبووایە نەئەمانەوە بێتە حجرەم پارچە پارچە مسوەدەم بکڕێ بە ڕۆح هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێبەدەل سەودا دەکا شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکە خەیاڵەکە کوردیە دەستی بۆ نەبراوە ئەم ئەرزا ئەرزی خەیاڵی کوردی نەکێڵراوە گاسنی بەر نەکەوتووە کچێنی لەدەست نەداوە بە زاراوەی پیاوسالاران هەگەر قسە بکەین بکرە جارێ نالی یەکەم گاسنی لێ دەدا بۆیە دەڵێ شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی ئەم یەکەم گاسن کە لە کێڵگا وەلا حەقلی کوردی دەدرێ لە حەقلی شعری کوردی دەدرێ خەیاڵی کوردی دەدرێ نالی لێ دەدا شعر سەر بە منزومەی خەیاڵە هاوڕێن نەزم دەشێت سەر بە منزومەکانی کە بێ نازم جایە لە شاعیر هەر شاعیرێک نەتوانێت چیرۆک دروست بکە شاعیر نییە دەشە ناوی تری لێ بنین بەڵام هەر شاعیرە نەتوانێت شیرۆکێک بهۆنێتەوە ئێمە هەمومان باوەڕی پێ بهێنین نابێ بە شاعیر نازمە پەخشان نووسە چوزانم بەڵام هەر شاعیرە قودرەتی ئەوەی هەبوو چیرۆک دروستکە و چیرۆکیش مادەی خاوی چیرۆکیش خەیاڵە و ئەو خەیاڵە چەند جوان ئەگەر خەیاڵێکی لەخۆ بێ خەیاڵێکی هاوردە نەبێ خەیاڵێکی مستعار نەبێ کە دوای باسی یەکەم نالی ئێمە لە شعرانە بێ لە شعریەتانە بێ ناتوانین نالی بخەینە ناو قاڵبێکی دیاریکراوە هاوڕێیان تەماشاکەن هێزی چیرۆک چەند مهمە تا فیردەوسی فارسەکان بەردەوام ئیمپراتۆریەتی بەهێزیان هەبوو قەت نەبوو ڕۆژە لە ڕۆژان لانیکەم بێدەوڵەت بن بێ سەروەری بن نەبووە باشە بەڵام کوان کیسراکان کوان نازانم دیار نین ئێمە هیچیان لەبارەوە نازانین بەڵام کە فیردەوسی دێت هێزێکی تر دەبەخشێتە فارسەکان لە فیردەوسیدا مێژووی فارس دەگۆڕێ ئێمە پێش فیردەوسی چیرۆکی هێزمان هەیە لای فارسەکان
هێز حکومەکە بەڵام لە دوای فیردەوسی هێزی چیرۆک دێتە کایەوە دێتە گۆڕێ پێش فیردەوسی چیرۆکی هێزمانەیە دوای فیردەوسی هێزی چیرۆکمانەیە فیردەوسی دەتوانێت چیرۆکێک بۆ فارسەکان بۆنێتەوە هەمویان لەسەری ڕێککەون ئیتر لە دوای فیردەوسیەوەیە کە ئێمە ئەو میراتە گەورەی میراتە دەوڵەمەنی فارسەکانمان بۆ دروست دەبێت عەتارە سەنائیە سعدی شیرازیە مەولانای ڕۆمیە حافزە خەیامە تەماشای قودرەتی هێزی چیرۆککەن چەند گرنگە تۆ هەرچەند بەهێزبی مادەم چیرۆکێکت نەبێ کۆکبی لەسەری نامێنیتەوە بەرگەی زەمن ناگری بە مێژووە ڕۆناچی نمونەیەکی دیکە ئینگلیزەکان ئێمە ڕۆمانەکان لە سەدەی هەشتا حکمی بریتانیای ئێستایان کردو شتێکی وایان لەبارەوە نازانین ئارکێۆلۆجیستەکان شتێکیان دۆزیوەتەوە بەس شتێکی وایان لەبارەوە نازانین دوای ئەوە دوای 100 ساڵ ڤایکینگەکان دێن ئەم بریتانیای ئێستا داگیر دەکەن ئەوانش 200 حکمیەکەن جگە لە کوشتار و خوێن هیچیش لەبارەی ڤایکینگەکانەوە نازانین ئێمە دوایەوە جەرمەن و فەڕەنسیەکان دێن ڤایکینگەکان دەڕوخێنن پیانەوترێ ئەنگلۆساکسۆنی جەرمەنی ئەنگلۆساکسۆنەکان دێن شتێک لەبارەی ئەوانیشەوە نازانین لە ساڵی 1400دا ئینسانێکیان تیا دروست دەبێ بە ناوی شکسپیر لە دوای شکسپیرەوە ئێمە شاهدی بەریتانیای عوزما بین بۆ چونکە خەیاڵێکی کردووە لە جنسی ئەنگلۆساکسۆنی خۆیی خەیاڵێکی کردووە لە جنسی ئینگلیزی خەیاڵێکی کردووە شکسپیر پێش ئەوەی شاعیرێکی گەورەی ئینگلیزەکان بێ خەیاڵێکی گەورەی ئینگلیزەکانە کە توانیوێتی ئینگلیزەکان بخاتە سەر ڕەوڕەوەی مێژوو ئینگلیزەکان وا لێ بکە کە ئیدەر نە ڕۆمانەکان و نە ڤایکینگەکان و نە ئەنگلۆساکسۆنی جەرمەنی و فەڕەنسی نەتوانن پێی بوێرن ئەڵێ چی my words fly up my mind remain below words without thought never to heaven go ئەڵێ بە من مەڵێن شاعر ڕاستە وشەکانم ئەفرن هەمووی بە ئاسمانەوە my mind بەڵام خەیاڵم هێشتا لە جێی خۆیەتی هەتا ڕۆژێک نەبینن ئەم وشانە خەیاڵێکی گەورەی ئینگلیزیان لە پشتەوەیە باوەڕ بەم شعرانە مەکەن کە بەهەشتین never to heaven go ئەم شعرانە نابن بە شعری بەهەشتی نابن بە شعری ئاسمانی thought خەیاڵ ئەوەی وای کردووە شکسپیر بێ خەیاڵەکەیەتی و ئەوەی وای کردووە ئێمە ئەمڕۆ شاهیدی کللتورێکی دەوڵەمەنی وەکو کللتوری بریتانیەکان بین وازە ئیستعمار و زوڵمەکەی ئەم بێنە بەڵام بەڕاستی کللتورێکی هینیان هەیە تۆ ناتوانانی حاشای لێ بکەی ناتوانانی نادیدەی بگری شکسپیرە فیردەوسی لای فارسەکان و شکسپیر لای ئینگلیزەکان خەیاڵی نالی بۆ کوردی بۆ شعری کوردی بە تەنها زمانێکی میکانیکی نییە وەک عەرزم کردم بۆ نمونە مەحوی تەماشای وتم بۆچی وەها بێتین و بێڕەنگ وتی تۆ بۆچ ئەوەندە شۆخی و شەنگ گەیشتن بەو شەهە عالی مەقامە نییە فکرم خەیاڵم خاوە پێلەنگ هەتا لەو یاری دەمسازە جودامام وەکو نەی بێنەوە کەوتوم و بێدەنگ نەیەکەی مەولانایە هەمچۆن نەی ئەڵێ ئێمە هەمچۆنەی مشتاق و دەمسازی کردیت هەمان تەسویری مەولانای خۆی سەرەتاوتی وتیم باسی چی بکەم بێکەرانی بەحری پڕ تەشویری عشق تاقە قەترێکی فتوحات بێ و نمێکی مەسنەوی تەسویرەکەی ئەوی هێناوەتەوە مثلا ئەم هەتا لەو یاری دەمسازە جوداما وەکو نەی بێنەوە کەوتوم و بێدەنگ دەگەیە منزڵی سەلما بە 100 قەرن بەگامێ تەی بکەی گەر 100 فەرسەنگ تەماشای نزیکیم شعرەی مەحوی کە لەم شعرەی حافظەوە ئەگەر یەک کەس وتبێتی تۆ ناتوانانی جایکەیتەوە گفتم غەمە تۆ داوەڕام یا ئەفۆ گفتم غەمە تۆ داوەڕام گفتا غەمەت سەراوەت گفتم کە ماه من شو گفتا ئەگەر بەراوەت گفتم ز مهرورزان رسم وفا بیاموز گفتا ز خوبرویان این کار کمتر آید رخ و خاڵ و فیراق و هەمووی هەمان ئەو فیراقەیەکە لای مەحوی لەمسیەکەینەوە ئێمە وەنیە بەکارهێنانی زمان بە تەنها مەحوی ناکاتە کوردی زمان بەکارهێنانی خەیاڵ گرنگ بوو کە لای نالی حزوری هەیە ئەگەر چی مەحوی بە کوردی نووسیوێتی و ئەشعاری فارسیشی هەیە بەڕاستی ئەشعاری زۆر بەرزی فارسی هەیە بەڵام بەڕای من خەیاڵە عیرفانەکە خەیاڵێکی تۆزێ نزیکە لە خەیاڵی فارسیەوە با زوڵم لە مەحویش نەکەی خەیاڵەکە پیورلی خەیاڵێکی مستعارە خەیاڵێکە تقریبا لە عیرفانی فارسی و عەرەبیەوە زیاتر وەرگیراوە تەماشای نالیکە نەک کاتێکە بە کوردی ئەنووسێ نالی حەریفی کەس نییە ئەلف و ئەلیفی کەس نییە بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزە نوویسە گەب دەکە کە یەتە مەسەلەی زمان ئەڵێ هەرزەن بەڵێ بەڵام پشتێکی زۆر گەورەتر لە پشتەمەوە هەیە نالی نەک کاتێک کە بە کوردی دەنووسێت بە کوردی بیر دەکاتەوە تەنانەت کاتێک کە بە عەرەبیش دەنووسێت هەر بە کوردی بیر دەکاتەوە تۆ ناتوانانی بڵێ ئەم شعرە
شعرێکە کوردێ نەینووسیوە کە بە عەرەبی ژەنووسێ خەیاڵی پشت نووسینەکە عەرەبیە. سعدی شیرازی کاتێکە مەغۆلەکان پەلاماری سعدی شانازی فارسەکانە جوان نووسی ناو فارسەکانە ئەڵێ ئەمڕۆم شعرانەی نووسیوە. کاتێکە هۆلاکۆ هجوومە کاتە سەر بەغدا مەغۆلەکان لەسەر دیجلە دەوەستێ و دەبینێت دیجلە سوور بووە شعرێکی زۆر بەرز دەنووسێ بۆ دیجلە. یعنی بەڕاستی من لای ئەبوو عەلای مەعەڕیش بەلاغەتی وام نەدیوە زۆر بەرزە بەلاغەت. بەڵام بیرکردنەوەی سعدی لەو شعرەدا هەمان بیرکردنەوەی مستەنسەریەیە هەمان بیرکردنەوەی قوتابخانە عەباسیەکانە بیرکردنەوەیکی فارسی نییە وەلەو مامۆستا حەمە یوسفەڵە سعدیش کوردە. بیرکردنەوەکە لەوێ کە شعرە قەسیدەکە بۆ بەغدا دەنووسێ بەم شێوەیە دەست پێ دەکا. نسيم صبا بغداد بعد خرابها تمنيت لو كانت تمر على قبري. ئەڵێ دیم بەغا ئاوا بەدەست مەغۆلەوە ئاوایە حەزمەکرد ئەو سەبایی کە بەسەر بەغایەت بەسەر گۆڕی منە یعنی نەمامایە بەسەر گۆڕی منە عبوری بکردایەت. قەسیدەیەکی زۆر بەرزە پێشنیارتان بۆکەم بیخوێنەوە بەڵام خەیاڵەکە خەیاڵێکی عەرەبیە. سعدی شیرازی خەیاڵێکی عەرەبی دەکا لەوێ بە بیرکردنەوەیەکی عەرەبی بە بیرکردنەوەیەکی بەغایی ئەو شعرە دەنووسێ لە کاتێکدا خودی خۆی فارسە و غەزەلیات و بوستان و گوڵستانی بە فارسی هەیە. تەماشای نالیکن کاتێکە بەسەر ئەم شارە زۆر و دەوروبەری خۆمانە شعرێکە نووسێ بە زمانی عەرەبی چۆنی دەنووسێ. دەرونی لیداری شارە زوری وە بەردیهی کە فرمێسکین گەرمین ئیلا ئاوی سەردیهی. ئەمە نەحو سەرفی عەرەبی تیا بەکارهاتووە ئەم شعرە. دەرونی یاکەی زەمیری متصیلە لەگاوە بە دەرون کە کوردیە ناڵێ نەفسی ناڵێ ڕوحی لیداری شارە زوور دەرونی لیداری شارە زوری وە بەردیهی کە فرمێسکین گەرمین ئیلا ئاوی سەردیهی تەرا وەردەه قوتەن وەجوتەن وەسائقەن فیا وەردەتی ثم قوتي فيا وردتي من قوته ثم جوته قوت وجوت. هاكا عربية بلام قوت وجوتك كردية چن خيالك چن كردية. ترى عينة الأبدان من خاك خوله ترى مندل الأوراق من طوز قرده ترى دشته نال دروي بعربي ترى دشته بالورد كانت بهشتة خو بيودا كانت جنة جوان درجو قافية جوان تدرج. ترى دشته بالورد كانت بهشتة نمو الورد باران على خاك عرده شواني سليماني هواي بير مسوركي جادي بيراميد شواني سليماني نكهر نحو صرف عربي تجويدي قرآنش لي راح حضوريه أو تجويديك قرش قسام بيكردو شوان أقبلي شواني سليماني قافية لنجبي بيبلي شواني سليماني ونیا هوای پیرمەسوورەکەی کێوانی قەرەداخ و هوای داری زەردی كأنك نار أرضه آسمانة لبرزي دوري لسبزي عرضه. تجويدك زور جوان هي لمقصة ناتواني بلي لبرزي دوري لسبزي عرضه لبرزي دوري لسبزي عرضه. أما سرچنار فعيني جارية له أما تانجرو قد صار مجنون هرده وكم نال نالي من شفى ساقيانه شفا هل شفى من نال نالي بدرده. تو يك كلمة عربي مزانة لم شعرتي هذه خيالي بشت أم غزلة بتواوي كردية. نسيم صبا بغداد بعد خرابها تمنيت لو كانت تمر على قبري. سعدي بمشوية بعربية نوسى خيالك بشتي تواو عربية. من طبعا خۆزگە ئەمانتوانی نالی بە نالی تەفسیر کەین یعنی نالی بە کۆمونیزم تەفسیر نەکەین نالی بە پێودانگە ئەدەبیەکان تەفسیر نەکەین نالی بە قوتابخانە ئەدەبیەکان تەفسیر نەکەین بمانتوانایە نالی بە خودی نالی بۆ نمونە وشەی خەیاڵ لە دیوانی نالی دەربێنین و دیراسی لەسەر بکەین وشەی هەر لە یەکەم بەیتیەوە ئەستێرە هەموو مەحوە لە نێو نووری قەمەردا ئەستێرە لای نالی چییە قەمەر چییە بتوانین مەشیئەتی نالی دەربێنین مەشیئەتی نالی کەشف بکەین بزانین ئەم پیاوە ئەگەر مەبەستیشی نەبوو بێ کاک ڕیازگان ئێمە خۆ بۆ ئێمە مادەیەکی خاوی گەورەیە مڵکی ئێمەیە نالی ئێمە دەتوانین سەرمایە گوزاری لەسەر بکەین وانە نالی داخی زۆر گرانە بەڵام من ئەوەی کە ئەمەوێ لەم کۆڕە لە خزمەت ئێوەیە باسی گەم خوێندنەوەی نالیە لە چوار پەنجەرەی جیاوازەوە کە نالی وەکو زەمن پێش هەر چواریان کەوتووە بەڵام دەشێ کار ئاسانی بۆ ئێمە بکەن تێبگەین لەوەی کە خەیاڵ لای نالی چییە و بیرکردنەوەی کوردی لای نالی چییە خەیاڵی کوردی دێت
بیرکردنەوەی کوردی دێت ئەنج زمانی کوردی دێت نەک زمانی کوردی بێت و یەڵا نالی ئیتر بێت قڕۆ قبلەی دانیشتنی ئەمە بڵێن نالی تەواو بە کوردی شعری نووسیوە و على ئاساس شعری دڵداری نووسی و شعری ئاینی نووسی و قسەی هەزیل و ڕەزیل بەرامبەر و پیاوە گەورەیە. جەم باتستا فیگۆ نووسەرێکی گەورەی ئەوروپیە کتێبێکی هەیە بە ناوی زانستی نوێ کۆوتێکی زۆر مەشهوری هەیە لەم کتێبەیدا جەم باتستا فیگۆ دەڵێ خەیاڵ و زمان دوو تەوئەمن پێکەوە لەدایک دەبن. خەڵک بە سەعات سێ تێگەیشتووە. بەخێر بن قوربان بەخێر بن قوربان بەخێر بن. جەم باتستا فیگۆ یەکێکە لەو کتێبێکی هەیە کتێبێکی زۆر جوانە پێشنیارەکەم بیخوێنەوە بە ناوی زانستی نوێ دەڵێ خەیاڵ و زمان پێکەوە لەدایکە بن. نالی تقریبان ئیدعاکەی تۆزێ لەمەی ئەمیش گەورەترە پێی وایە خەیاڵ کەمێ پێش زمانەکەوێت. خەیاڵی کوردیە بەیتی سەراپا زوڵفی دووتایە خەیاڵی کوردیە ئەنجا ئەتوانێت بڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکە. نالی لەوەیە گرنگەکە خەیاڵی کوردیە ئەنجا زمانی کوردی و بەکارهێنانی زمانەکەش وەک عەرزم کردن زمانێکی میکانیکی نییە کوردیەکی میکانیکی نییە. ئێمە لە نیۆرۆلۆجیە لە زانستی پزیشکیە چەند دەربڕینێکمان هەیە بۆ زمان لە ناو مێشکی ئینسانە شوێنێکەیە پێوتە برۆکەس ئێریا یعنی شوێنی برۆکەس مەسئولە لە ئارتیکولیشن یعنی من بیرم کردوێتەوە مەسئولە لەوەی کە من زمانم بجەڕێ و ئەوەی کە بیرم لێ کردوێتەوە بیکا بە سیگناڵی ڤۆیسی لە قورگا لە زمان و قورگا بیکا بە سیگناڵ کاتێک کەسێک جەڵدە لێیە دەدا لە لای چەپی ئەم ئێریایە یەکدانەیە ئەو بەشەی مێشکی جەڵدەکەی بەردەکەوێت ئەم کەسە زمانیشکی ئەڵە جەڵدە لێ یا زمانیشکە بەر ئەو ئێریای کەوتو ئەم کەسە بیرکردنەوەی ماوە بەڵام قودرەتی ئارتیکولیشنی نەماوە قودرەتی گێڕانی زمانی نەماوە خەیاڵ هەیە بیرکردنەوەکە هەیە شتێکی بەرێ بۆتە نووسێ بەڵام قودرەتی میکانیکی زمانەکەی لەدەستداوە ئەو خەیاڵی پێیمەستم بۆی مناخێتە ناو ناخرێتە ناو چوارچەوەی هەڵبەستم مەولانا ئەڵێ چی مەستەمەزین شەرح و قەزەل ئەی شەه سولتان و ئەزەل مفتەئلون کۆشت مەرە ئەو خەیاڵەی پێیمەستم مفتەئلون منی کوشتووە ناخرێتە چوارچەوەی هەڵبەستم شەهی سولتان و ئەزەل قافیە شعری خەریکام کوژێ تەسکە مەولانا بە 65,000 بیت شعریەوە وا دەڵێ کە قافیەی شعری توانای ئەوەی نییە بەڵام لای نالی قافیە شعری توانای ئەمەی هەبووە نالی زۆر بەعەلەنیە هێڵێ نالی حەریفی کەس نییە ئەلف و ئەلیفی کەس نییە بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزەنویسە گەپ دەکە یعنی توانیوێتی ئەوەی کە لە مێشکیا گوزەراوە بیخاتە چوارچەوەی هەڵبەستی سار نالی سرد لە گومبەدی خانەقا دەکا لایە پڕە لە مەشعەلە لایە لە مەشغەلە کاکەیوان حەزی لەم قسەیە نالی پێی وایە عەقڵ شتێکی گرنگە شتێکی پیرۆزە ئەوەی کە هەیە هەمووی عەقڵە عەقڵی ئینسان لە گومبەدی خانەقاکەیەکە لایە مەشعەلەی تایە نووری تایە لایە مەشغەلەی تایە مەسائیلی عەقڵی تایە مەسائیلی نەحوی تایە سەرفی تایە بەلاغەی تایە کەلامی تایە بەڵام لایەکیش مەشعەلەیە نورەکەی تایە ئەوەی کە مەحویەڵێ بینا دەبێ بەم چاوە دانا دەبێ بەم چاوە بینایی بکە لای نالی هەمووی هەر عەقڵە بەبێ خەیاڵی کوردی ئێمە ناتوانین لە پەنجەرەی خۆمانەوە سیرکەین دەبێ وەک مەحوی لە پەنجەرەی دراوسێکەوە سیرکەین ئەوەل کویارێ دامە یەک زەڕەیەک عنایەت قسمەتمە خەمر و جامە دەفتەرێ هیدایەت فەیز و جەمالە جانان نادێرتن تو پایان هەرچی نەبت بدایەت ئەسڵەن نییە نهایەت جاما علوم و حکمت فەیزا علوم و حکمت جاما سەدەف کوگیرە مەی ji دەست مغبەجاندت بە مەسحەف و بە ئایەت عارف حتا نەنووشی ji دەستی مەی فرۆشێ غایب نەبوو ji هۆشێ پەیدا نەکرد ویلایەت ئەمە شعرێکی مەلای جەزیریە دقیق ئەم مەجازەی مەلای جەزیری لای حافظ هەیە لە پەنجەرەی ئەویکەوە ڕوانیوێتی لە پەنجەرەی دراوسێکەوە لە خۆی دەڵێ من حافزی کوردانم لەمە گەورت لەمە دان پێدانان سەید الأدلة الاعتراف وانە ئەڵێ من حافزی کوردانم خەیاڵەکەم مستعارە هەر کاتێ ئێمە نەتوانین خەیاڵی کوردی بکەین ئەبێ دڵنیا بین لەوەی کە لە پەنجەرەی ئەوی دیکەوە سیر دەکەین لە چاویلکەی ئەوی دیکەوە سیر دەکەین و فیگۆ پێی وایە خەیاڵ گرنگ نییە سەر بە چ مەنزومەیەکە بۆ نمونە هۆبز پێی وا بوو ئێمە چەند عەقڵی بەشەری دابەشەگر بۆ چەند قۆناغبەندی
سەرەتا عەقڵی خوافی بەشەر کاتێکە لە دیاردەکان تێنە دەگەشت دەوت ئەمە ئەستێرەیەکی دەوت ئەمە خوای شەڕە بە بوومە لەرزەیەکی دەوت ئەمە غەزەبینە خوای فلانە کاتێکە لە عەقڵی خورافیە ئێمە تەفسیرمان نییە بۆ دیاردەکان دێین خورافەیەکی لە پشتەوە دەهۆنینەوە چیرۆکێکی بۆ دروست دەکەین بەڵام ئەم چیرۆکە لەبەرەوەی ئەمڕۆ ئێمە تەفسیرمان هەیە بۆ دیاردەکان ناوی دەنین خورافە بۆ نمونە لە عەقڵی میتافیزیکیە کاتێککە فەلسەفە دێتە پێشەوە عەقڵی خورافی پاشەکشە دەکە بە گوێرەی تیۆریاکەی هۆبس ئیدی پرسیار دروست دەبێت و ئێمە لە عەقڵی خورافیەوە دەگوازینەوە بۆ عەقڵێکی میتافیزیکی یا بۆ عەقڵێکی فەلسەفی و لە عەقڵی زانستیە ئێمە عەقڵی فەلسەفیش بەجێ دێڵین زانست ئەمڕۆ تەنگی بە فەلسەفە شەڵچنیوە ئێمە بە تەواوی زوعفی تەبیعەتمان کەشف کردووە و دەزانین تەفسیری دقیق لە ڕێی زانست و لە ڕێی ماتماتیکەکەیەوە بۆ دیاردەکان بکەین بۆمە لەرزەیەک چۆن دروست دەبێت هەورە بروسکەیەک چۆن دروست دەبێت فیگۆ دەڵێ گرنگ نییە ئەم خەیاڵی کە دەیکەی سەر بە چ منزومەیەکی عەقلیە گرنگەوەیە ئەو چیرۆکەی تۆ لە ڕێگەی ئەم خەیاڵەوە دەیهۆنیتەوە بتوانێت خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە نالی یەکەمین منەویری ئێمە بوو کە خەیاڵێکی کرد بەداخەوە ئێمە پشتمان تێکرد نەمانتوانی چیرۆکی خۆمانی لە دروستکەین کاک مەسعود بارزانی ڕێفراندۆمێکی کرد قبول هەموو شتێ باشە دراوسەکان رازین گەرانتی وەرگرتووە ئەوروپا رازیە هەموو شتێ قبول بەس قوربان پێمان ناڵی لەسەر چه ئەساسی چیرۆکێک دەوڵەت دروست دەکەیت هەولێر و سلێمانی واز لە چوار پارچە بێنە هەولێر و سلێمانی بەچی یەکەخەی تەحسین دۆسکی لە خانەقین ناخوێنرێتەوە بەختیار عەلی لە دوهۆک ناخوێنرێتەوە تۆ خەیاڵی هاوبەشت نییە چیرۆکی هاوبەشت نییە ممەزەقی لێک دابڕاوی ئەی تۆ پێویستە بەوە نیە چیرۆکێکت هەبێ ئەمە میوەیە دەوڵەت میوەیە بەڵام ئەساسیاتەکە 250 ساڵ پێش ئێستا منەویرێک بۆ ئێمەی داناوە ئێمە ئاگامان لێ نییە خەیاڵی کوردیە بەیتی سەراپا زۆڵفی دووتایە خەیاڵەکە ئەبێ هەبێ هیچ خەیاڵێک پوچ نییە هیچ خەیاڵێک غەڵەت نییە مەحبوبی وایە خەیاڵ پوچە بەڵام هیچ خەیاڵێ پوچ نییە ئەوەی کە بەشەری گەیاندۆتە ئەم مەرحەلە عەقلیەی ئێستا خەیاڵ بوو ئیتر ئەگەر خەیاڵەکە زانستی بوو بێ ئەگەر خەیاڵەکە ميتافيزيكي بوبي أجر خيال حتى القرآن في صدر مخصود وطلع منضود وفاكهة كثيرة خيالي بهشتك لا يتدرستك أو شيروكاني قرآن شيروكي جو أجردان نين شيروكي كان مشيئتي عن لبشتوية أيوة لا يتوش تدرسك شتى بجولينه بس ترجعوا في قوبي واي إمنا طاني خيال استعاركين خيالي مستعار شتكي محالة ناتواني من خيال لاي فارسي خيالي توركيا خيالي عربي استعاركمو لبرجوندي خوم بكاري بينهم كسي دوام كمان بيام خوشا نال لبنجري او تماشايكي نالي بكي نك نالي بيبخونينوا هاي ديگر بيوا زمان مالي بوني امه تو كاتك اگر زمانك تنبي واتا مالت نيه لإنجليزيا جوازي مال لقل خانو زور جوان كرا ولا كرديشا اما خانو بلا ما مالي منيه ماڵی منەوەیە کە بتوانم بە ئازادی قاچی لێ ڕاکێشم سفرەی لێ ڕاخەم کەیویستم چی ویستەیە بکەم زمانی من ماڵی منە ماڵی بوونی منە کاتێک کە من زمانێکم نییە کاتە بێ ماڵم لە ماڵی دەراوسێم تو ناتوانانی لە ماڵی دەراوسێت ئازاد بی ناتوانی ئازابی هەمیشە لەژێر هەژمونی ئەوی دیکەیە لە ماڵە دەراوسێمانەوە و حەسانەوە خۆش نییە ئەگەر خزمەتیشەکە زمان ماڵی بوونی ئێمەیە نالی لە ڕێگەی خەیاڵەوە ئەم زمانەی هێناوەتەوە بۆ ناو ماڵی بوونی ئێمە و ماڵێکی بۆ دروست کردوینەتەوە تا ڕزگارمان بێ لەوەی کە لە ماڵە دەراوسێ و لە ماڵی ئەموو ئەو ڕۆژ بکەینەوە کۆتا قسەم کە زۆر بەلامەوە گرنگە و ئەمە مخاتەبەی مناڵەکانی ئێمە دەکا لە داهاتوو ئێمە ڕوبەڕووی چ مەترسیەک دەبینەوە ئێمە 250 ساڵ پێش ئێستا نالی هات پێوتین خەیاڵی کوردی بکەن و بە کوردی قسە بکەن و بە کوردی بنووسن و بە کوردی بیر بکەنەوە بەڵام ئێمڕۆ ئێمە لەکوێی ئەم مۆزوعین مناڵەکانی ئێمە لەکوێی ئەم مۆزوعان فرانسیس فانۆم دەروون شیکارێکی فەڕەنسیە بە ئەسڵ ئەفریقیە و لە سۆربۆن خوێنوێتی دکتۆرای سۆربۆنی هەیە و هەر لە سۆربۆنیش دەرسی دەروونزانی وتوەتەوە پێی وایە پەیوەندی زمان و تاک پەیوەندیەکی کلتوریە پەیوەندیەکی میکانیکی نییە تۆ کاتێک زمانێک فێرەبی مامۆسای زمانەکەی یەکەم شت پێتەڵێکی ئەڵێ محاولەی ئەوە مەکە واژە فرێز تەرجەمەکەی محاولەی ئەوە بکە بەو زمانە بیر بکەیتەوە کاتێککە فێری فەڕەنسیە بی وا چاکە تۆ بۆی فێری فەڕەنسیەکی چاک بی وا باشە بزانی فەڕەنسیەک چۆن بیرەکاتەوە
ئەگەن تۆ فێری ئەو زمانە نابی من فێری تورکیە بم ئەگەر نەزانم لە ڕووی کللتوریەوە تورکێک چۆن بیرەکاتەوە ناتوانم لە ئەگەر لە زمانەکە شتێ بکەم لە پرۆڤێربەکەی تێناگەم لە پەندی پێشینانەکەی تێناگەم مەسەلەن تورکێک ئەگەر فێری کوردیش بێ نازانە سەریگا هەر دۆڵە یعنی چی ئەگەر لە ڕووی کللتوریەوە فێری کوردی نەبوو بێ وە تۆ بۆ ئەوی فێری زمانێ بێ ئەبێ لە ڕووی کللتوریەوە ئەو زمانە حەڵکی فانۆم پێی وایە پەیوەندی نێوان زمان و تاک پەیوەندیەکی کللتوریە پەیوەندیەکە لەسەر ئەساسی بیرکردنەوەی کللتوری دامەزراوە پەیوەندیەکی میکانیک نییە ئەوە نیە تۆ زمانێک فێرە بیت و تەواو هەر ئەوەندە بەس نییە ئێمە ئەلف بێ فێری مناڵەکانمان کەین لە ئیبتیدایی هەرچەندە ئەمڕۆ ئەوەش نەماوە من لە خۆمەوە سێرکەم هەمومان مناڵە نێرین بۆ مەکتەبی ئینگلیزی مناڵ با فێری ئینگلیزی بێ وانە مناڵە نێرین بۆ مەکتەبی فەڕەنسی مناڵ با فێری فەڕەنسی بێ فانۆم پێی وایە هەر ئەوەندە بەس نییە لە ڕووی میکانیکیەوە تۆ مناڵەکەت فێری ئەلفبەی زمانی دایکی بکەیت ئەبێ ئەو مناڵە وا لێ بکەیت بە زمانی دایکی خۆی بیر بکاتەوە من لەم ڕۆژانە تێستی مناڵەکەم کرد ڕۆژی لە دایک بوونم بوو وتی پیرۆزە و ئەوانە وتم باشە ئاواتێکی جوانم بۆ بخوازە دەستێکی ئاوا لێ کرد و شتێکی وت لەبەر خۆی وتم توانی بەدەنگی بەرز بۆم بڵێ بە ئینگلیزی وتی بیرکردنەوەی ئەم مناڵە کوردی نییە تەواو ئەم مناڵەمان لەدەست دەرچوو ئەم مناڵە قودرەتی نەما بە کوردی خەو ببینێ خەوەکانی ئەم مناڵە دڵنیام هەمووی ئینگلیزیە ئەم مناڵەمان کوشت فانۆم پێی وایە کە طبعا فانۆم یەکێکە لە هەرە ئینسانە گەورەکانی فەڕەنسا کە لە ناو فەڕەنساوە دژی ئیستعماری فەڕەنسا بۆ جەزائیر فرانچس فانۆم ئەڵێ مناڵ دەبێت بتوانێت بە زمانی دایکی خۆی خەیاڵ بکە زۆر دقیقە خەو ببینێ بیر بکاتەوە دوعا بکە زۆر گرنگم قسە نالی هاتوتی خەیاڵی کوردیە زۆڵفی سەراپا زۆڵفی دووتا ئەبێ ئەم پیاوە چ جوهدێکی کرد بێ حجرەی بە عەرەبی خوێنەوە چێوە بێ مەحویجە و خەیاڵێ لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زۆڵفیە ینی لە کاتە نەیتوانیوە اختیاری مەذهبی نەیتوانیوە بەڕاستی جوهدێکی گەورەی ئەوێت تۆ لە هەژمونی ئەم هەموو عەرەبی و فارسیە دەرچی کە توی داگیر کردو نالی دیارە لەدایک بووەتەوە نالی دیارە قاوغێکی فڕێیاوە نالی دیارە دوو جار لەدایک بووەم ئینسانە دیارە خۆی پەروەردە کردوێتەوە ئەنجا توانیوێتی بڵێ خەیاڵم کوردیە بیتم سەراپا زۆڵفی دووتایە یا بڵێ بۆ ئەو کەسەی کە شاعیرە سەد داوم ناوەتەوە وانە ئەگەر ئەم شعرانە نەبوونایە ئەم قسە باشانەی ئێمەشەم ڕۆ نەبوون فانۆم پێی وایە وەکو عەرزم کردن مناڵە بێ بتوانێت بەو چوار ئەداتە لەگەڵ زمانە هەڵسوکەوت بکە زمان ئەداتێکی میکانیکی نییە ئەداتێکی جوڵە پێکەر نییە لە دەما و بەتەنها بجوڵێت تۆ بە کوردی قسە بکەیت بەڵێ تۆ کوردی بزانی ئەبێ بتوانی دوعای پێ بکەیت خەونی پێ ببینی بیری پێ بکەیتەوە و ڕاز و نیاز لەگەڵ خۆدا بکەیت هەر ئەمە وای کرد لە پاریسەوە دژی فەڕەنسا بێ ئەیوت کە فەڕەنسا دەڕوات بۆ جەزائیر بەتەنها سەرباز ناڕوە زمانی فەڕەنسی شەڕوە کە زمانی فەڕەنسیە ڕوا بەتەنها زمانی فەڕەنسی ناڕوە کللتوری فەڕەنسیە ڕوا کە کللتوری فەڕەنسیە ڕوا بیرکردنەوەی فەڕەنسی ڕوا ئێمە ئیجحاف و زوڵم بەرامبەر ئەو مناڵانە ئەو نەوەیە بەکارهێنین کە لە داهاتوو لە جەزائیر لەدایک کە بن و ناتوانن بە خەیاڵی خۆیان خەیاڵ بکەن ئاخر شت ڤیتگنشتاین لودڤیگ ڤیتگنشتاین فەیلسوفێکی نوێی فەلسەفەی زمانە کە فەلسەفەی زمان قەرزاری ئەم پیاوەیە ئەگەر کانت ئەفلاتون و نۆ ئەفلاتونی لە بن هێنابێ ڤیتگنشتاین لە ڕێی زمانەوە کانتیش لە بێخ دەێنێ کان دەیوت ئەوەی کە لە دەرەوە ڕوودەدا شەرت نییە لە واقعدا وابێ ئەمە تەرجەمەی عەقڵی منە بۆ واقع من وابیر دەکەمەوە بۆیە ئەوەی لە دەرەوە ڕوودەدا وای دەبینم ڤیتگنشتاین هاتوتی نەخێر شتەکە لە عەقڵیشان نییە شتەکە لە زمانایە من تا نەتوانم بڵێم تا نەتوانم قسەیە بکەم عەقڵیشم ناتوانێت بیری لێ بکاتەوە من هەر عایدی سپاسکردنەوە سپاس بۆیەوە ئەگونجێ بۆم لە فەرنج و قسە و پرسیاری ئامادەبوانەوە بەشێکی تر لە قسەکان دەستخۆشیەکەم لە بەڕێز دکتۆر هەبین من بە شارێکی نانی بڵێم ئەگونجێ بۆم لەویات تۆزە زەمی خەیاڵ کاڵێ زارم وەکو خەیاڵ و نەحیفم زارم وەکو خیلال و نەحیفم وەکو خەیاڵ ئایا دەکەومە زار و بەدڵدا دەکەم عەبور ئەین لە یاد جۆرێ لە جۆرەکان ڕەنگ زەردی و زەعیفی و داماوی خۆی بە خەیاڵ ینی خەیاڵ شتێکە لە مێشکا تۆزێ
هەر خۆی زعیف بووە جا خەیاڵەکەش زعیفە بێ لەگەڵی مختصر دکتۆر من بۆ نمونە بەراوردەکەی مەحوی و نالی با خۆم یەکەم جار قسە دوای مایکەکە هینەکەین خۆی عادەتەن لە کۆمەڵگەیە گەر مرۆڤێک کۆم پرەنسیپە ئەخلاقی و دینیەکان پەیڕەو نەکە لەگەڵ ڕێزما بۆ من بۆیە بەڵێن کەسێکی بەرەڵایە ینی من ئەم قسە بە وەسفێکی زۆر جوان بۆ نالی بەکاری ئێنم من هەموو جار وتومە مەحوی بمانەوە نەمانەوە عیبیش نییە نەبۆ دین و نەبۆ تەسەوف و نەبۆ مەحویش کە تەسەوف و دین چاک مەحویان شەتەکداوە ینی باوەڕ بکە هەنگاوێ بنێ ئاگای لەم دوو ڕەهەندە هەیە بۆ منە تۆ سەیریەکەی من مەحوی لە یەک شوێنە باسی مەمکەکە ڕێک ئەیباتەوە بە کوورەی خواناسی و عیرفانە مادەریگێتی و مەمکی خستۆتەدا ینی سەیری کە بەڵام تۆ سەی مەحوی نالیکە لەبەرەوەی کە ئازادە و بە قسە وەسفە زۆر جوانەکە لەبەرەوەی بەرەڵاترە ینی ئەگەر ئەو قسە دروست بێن ینی ئەڕوا حتا بۆنە لە تێپەڕاندنی ئەو وێنە داخراوە چەقبەستویەی کە بۆ ژنمان هەیە لە مەستورەیە ماتو حەیرانم کە عەرعەرکەی هەناری گرتووە و گوڵ بنی قەدت لە قوبەی سینە غونچەی کردووە ینی شعرێکی نووسیوە ئەوەندە بەرزە من ینی بەلامەوە زۆر زۆر گەورەیە مەبەستم ئەوەیە ئەمە مەرج نییە بۆم نە هەر مەحوی ئەگونجێ ئەگەر تەسەوف و دین نەبوایە ئەمیش ئەم عیرفانە فارسی و دینیەشی تێپەڕە کرد ئەویش ئەیتوانین بکە من سوپاسی جەنابتەکەم وەکو سەرنجە قسەمە کرد نەگوەکو بڵێم ئێستا کەی ئێوەی بەڕێز کامتان قسە ئەکا لە ماوەسا پەیوەندەوە هەر لەبەرەوەی دەستە ڕاستە و دەستخۆشی وەڵا زۆر بە کورتی هەڵبەت ئەمە من دوم جارە گوێم لە دکتۆر ڕەبینە بێ بەڵام هەر زۆر چێش بەخشە ینی ئامادەم دوو جار سێ جاری کەش گوێ بگرم دەست خۆش بێ دکتۆر بەڵام خەریکە هەست دەکەم لە داری بەرەکە ینی لەو دارا خوین بەری دارەکە خوینە خەریکە گوناهێکەکەین ئەویش هەرەوەیە کە کاک ڕاز وتی هەست دەکەم خەریکە دەچینە سەر غەدرێک لە مەحوی چونکە ئەزانی چی تۆ سەیرەکەی مەحوی و نالی لە دوو زەمەنی زۆر زۆر لێک جیاواز ژیاون هەتا ئەوە ڕاستە کە ینی تۆ سەیریکە و زەمانی کە نالی تیاژی سەردەمێکە کە هەتا ینی دوو قوتابخانەی با بڵێن تەسۆف بە یەک هاچێشن و سەردەمێکە کە هەموو ئیمپراتۆریەتە کوردیەکان ینی بە جۆرە لە جۆرەکان تووشی سەرگەردانیەکی گەورە بن بۆیە ینی دۆخەکە زۆر گونجاوە بۆ یەکێکی وەکو نالی بێ بەم شانازیکردنەوە و بێ لەوەی کە کورد خەریکە ئیدۆڕێنێ ئەو دەست پێ بکاتەوە ینی بە تەسەووری من ینی نالی توانیوێتی ئەوەی کە خەریکە لە دەستی بین دیسان بە جۆرێکی تر بێنێتەوە ینی ئەوەی کە لە ڕوانگەی سیاسی و بواری عیرفانیات و ئەمانە خەریکە بە جۆرە لە جۆرەکان لە دەستێدەین نالیە بێ بەو با بڵێن بەو فریاد ڕسەی کە دێ لەم دۆخیان ڕزگارمانەکە بە بۆ چوونی من بەڵام دکتۆر ناتوانین مەحوی ئاوا بەراوردکەین مەحوی لە ساتە وەختێکا دێ ینی هەر ئەوەنەی بەسەکەڵێ بەجێ نایە ئەبێ بڕوو بکەینە سارا کاکە ئەو کۆمەلگای خەریکە هەموو مرۆڤایەتی تووشی شکستێکی گەورەکە تووشی هەمومان خەریکە شێتمانەکە ینی بەمانایەک لە ماناکان کۆمەلگاکە خەریکە تووشی سەرگردانێکی گەورە بێ بۆیە مەحوی ناچارە بێتەوە بڕواتە ناو ماناوە واتە مانا بەرهەم بێنێ بە باوەڕی من ئەگەر تۆ ماناگۆزی بکەی ینی مانا هەڵگۆزی ئەوەندەی لە لای مەحوی دەست دەکەوێت لە لای نالی دەست ناکەوێت چونکە بە مانایەک لە ماناکان نالی زۆر ریالیزمانە نووسیبێتی بەس مەحوی لەبەر بارودۆخەکەی لەبەر ئەو سیفەتی کە مەلایە کە مەرجعێکی گەورەی دەزانم کە نالیش مەلایە بەس لەبەر مەرجعێکی گەوری ئاینیە ئەوەی کە وتراوە ڕێگاکی زۆر لەبەر تەسکراوەتەوە کە چی توانیوێتی لە ناو ئەم دۆخە تەسکەیە بەڕاستی شاکارێکی گەورە دروستکە هەتا ڕۆژی قیامەت مەحوی هەرە خوێنرێتەوە مانای تازەی لێ بەرهەمێنرێت بۆیە ببورن بە بۆچوونی من دەبێت تۆزێک ئاگامان لەو بەراو دکتۆر ڕێبین دەبێت تۆزێک ئاگامان لەو بەراوردە بێ چونکە لەوەیە لەوانەیە زوڵمێک لە مەحوی بکەین سوپاس دەکەم دەستخۆشی زۆرم بۆ کاک دکتۆر ڕێبین وڵا پەیوەند قسەی دڵی منی کرد خۆی مەسەلێکمان هەیە ئێمە لە عەرەبیا پێڵێن مافی وەجه للمقارنە وجوهی مقارنە کاتێ مقارنە بینی نالی و مەحوی ئەەکەی مەحوی زۆر کوردانم بیری کردوەوە
نازانم چۆن پێناسی خیاڵ بکەین لە ئەدەبە تۆزێ ئەوە شەر کێشێ هینە خیاڵ ئایدایە نازانم ڕۆیە نازانم چییە چۆنی هین بکەین ڕاستە زۆر کوردانە بیری کردوەوە نالی تۆزە مبالغەی کرد کە پەیوەندی دوو زەمەنی زۆر زۆر جیاواز نین زەمەنی نالی و مەحوی ئەم 1932 لەدایک بووە لە تەمەنە زۆر نییە لەم وڵاتە گۆڕانکاریەکان زۆر هێواشە ڕۆن بە 6 ساڵ گۆڕانکاریەک نابێت کە هین بێ لە سەردەمی نالیشە قادری و نەقشبندی هەر بۆ من لەملانەکە هەبووە نالی ڕەنگە بە هەموو پیاوەەکان 1940 لە چلەکانە چلەکانی هەشسەکانە سلێمانی کوردستانی جێڵاوە ئەنی تقریبان بارودۆخێکی تقریبان زۆر دوورنین لە یەکەوە دەکرێت لە یەک بی ئەو یەک ژینگە و یەکی نابوون هەردووکیان مەلای تەواو مەلا بوون بە معنای چونکم مەلا کە دێڕەشارێ خوێنێتەوە ئەزانێ ئاسی خوێنەواری ئەو مەلای کە نووسیوێتی چەنە عنی مەلای تەواو مەلا بوون هەردووکیشیان لە عرفان و لە خواناسیە لووتکەیە مەحوی چون وازان طبیبی جەنابەت دکتۆری دەست خۆش و سەرکەوتوو بیاخوا ئاگات لێبێ ئێمە لە جامیعەت دەسەڵێنەوە زۆر هەستیارانە ئەبێ قسە بکەین چونکم بۆ ئەوەی هینێکی وێنایەکی ناشرین نەدەن بە خوێنکارەکان کە مەحوی بچوو بکاتەوە ئەبێ زۆر بە هەستیارانە قسە بکەین جەناب زۆر تاکید کردوون بچووکی نەکردەوە زۆر مەحوی و نالی و با من ئەوم لا دروست بوو کە مەحوی بچووکە ینی من کە خۆ نەنە خیاڵیشی خیاڵیشی زۆر گەورەیە شتێک کاگە ڕێبین زۆر پێیز عاجم لەگە ڕزمە بۆ قسەکانی جەنابێشە ئیسلامی کوردی و نازانبیرکردنەوەی کوردیوانە زۆر تۆزی پێیز عاجم بمانەوە نەمانەوەی کاکچیشمان ئێمە لە دەرەوە یعنی هەتا بە حوری شعری کوردی هەمی لای فارسەکان هێناوەمان و پڵان و وێنا و تەسەور و سوورە و زۆربەی ئەوانی کە ناریش باسیەکە شعرمان نالیمان هەیە لە دیوانی حەفزە و بە فارسی لێرە بە کوردیە حەزرەتی نالی کەم زۆریشم خۆشەوە زۆر عەزیمیشە ناش لێ ئەمە لەوم نەقڵ کردەوە کاریگەرین هەمومان ئێستا من بەڵێ ئێسم کابراایکی ئیسلامی بمێنێ کاریگەرم بەو ئەدەبیاتی یەکێتی و پارتی کە ڕۆژانە تێبگوێمە بەدەست خۆم نییە زۆر جار ئەشلێ من و کاگڕ هین دووبارە شیەکەینەوە و کە قوبوڵیشمان نییە نە ئایدیا و نە ڕویا و نە تاریخ و نە ئەدەبیاتیانمان بەدڵ نیە بەسەر کاریگەرین پێی دەستخۆشی زۆرتان لێگەم دەستخۆشی بۆ ئێوەش دکتۆر گیان زۆر سپاس دەستان خۆش بێ یحیام ناوە وڵات تەنها دوو سەرنجمە بوو من دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئەم ڕێکخراوە بەڕێزەش یەکێکیان هەر ئیزافێک بۆ معلوماتی بەڕێستان دەستنووسێکی مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕسم لایە کە ئەفەرمێ سەعدی شیرازی خەڵکی دەگا شێخانە و هەورامیە دەستنووسەکە لای بەندە هەیە ئەمە یەک دووش یەک شتت فەرموو لەسەر مەلای جەزیری بە ڕەحمەت بێ مەلای جەزیری فەرمووت خۆی ئەتوێنێ بە حافظ بە سەراحەت لە شوێنێکە نەک شوێنێکە دوو سێ شوێنم لای لە مەلای جەزیری ئەفەرمێ من لە حافزیش و سعدیش مەزنترم و تاکەشت کەسێک کە خۆی پێ ئەتوێنێ مەلای جەزیری مەولانا جەلالەدینە قسەکەم چییە هەر لە ناو دیوانەکەی خۆی ئەفەرمێ نائێتن گوهتن بەقال و شەرح بەیانە حوسنێ تۆ دێ بە حال و سڕ بناسن دلفەسانە حوسنێ تۆ خۆش مەلا ئامانجی تیران کرد کەمانی حوسنێ تۆ قصەی عشق جلال و داستان حسن تو تلك أنباء يقول الناس منا بعد حين دقيقا أم چند ديريك ملاي جزيري برحمة بي فرمي نصي كلمة كان حضرتي مولانان كأو تنها كردوني بعربي وبكرمانجي أوش شعركي أوي چند ديريا كمي چيا فرمي فساني عاشقان خاندم شب روز کنون در عشق تو افسانه گشتم أوي بلتيا كم فساني عاشقان خاندم شب روز کنون در عشق تو افسانه گشتم اوی قصه عشق جلال و داستانی حسن تو کش همش در فرمه نقل هر مجلس شده است این عشق ما و حسن تو شهری شهری شده ما کو چونین بود شد چنان که موسی هجر مکریانی با رحمت به تفسیری که حالی بو کرده بو نوسیتی نازانم ام جلاله کیه بلام دڵنیام کە جلال الدین ڕۆمینیە بەڵام تحسین ئیبراهیم دۆسکی یەک تۆز مەیلێکی بەرەو لای مەلانا جلال الدین هەیە کە بەدڵنیایەوە بەو مستەمسەکەی سا عەرزم کردی مەلای جەزیری تاکە کەسێک کە خۆی پێچوێنێ و ئەتوانێ بڵێ من هاوشانی ئەو مەولانا جلال الدینە دەستان خۆش بە شێوەیەکی گشتی من هاوڕای بەشێکی زۆر لە قسەکانم بەڵام لەو قسەکانە باسی شتێکە کرد بە دواداچوون بۆ ژیاننامەی نالی بە دواداچوون بۆ ڕەچەڵەکی شتی تووڕەهات نییە بە تێگەشتی من بۆچی
ئێمە ئەبێ سیر بکەین بزانین بەڵێ ئەرز دەکەم ئێمە بێ سەیری شتێ بکەین با من شتێ بڵێم دکتۆر ئێمە ئەبێ بەڵێ دکتۆر گیان ئێمە بێ سیر بکەین بزانین بۆچی نزیکەی 200 ساڵە دەستکاری ڕەچەڵێکی نالی و مەولانە کرێت کە ئامۆزازا یەکترین هەورامین ئینجافن ئاڵی بەگین نالی و مەولانە کوڕەزازای کەسایەتێکی گەورن کە ناوی قەرەوەیسە قەرەوەیسی مسەفا باش ئێمە کاتێک دین ئەم تەڵان بابەتە ئاوا بە بەخێرایی ناکرێت بەس من چەند سەرە قەڵەمێکڵم بۆی هەروەکو شتلامە دروست بێت کاتێک دین سەیری هەڵکەوتنی نالیەکەین ئەبێ خوێندنەوەیەک بۆ پاش و پێشی ئەو ژینگەیە بکەین کە نالی تیا گەورە بووە ژینگەوەکو وڵات ژینگەوەکو خێزان کاتێک دەستکاری ڕەچەڵەکی نالی یا مەولانە یا هەر نووسەرێکی ترەکرێ لە کووردا ئێمە ئەرکی سەر شانمانە بینە وەڵام لەبەرچی لەبەرەوەی دەستکاری مێژووی کورد کراوە نالی هی هۆزێک و عەشیرەتێک نییە هەروەک چۆن مەولەوی و فەقێ قادری هەمەوەندی و هەتا دوایی هی هۆز و عەشیرەتێک نین ئەمە موڵکی کووردە کە موڵکی کووردە دانە بە دانەمان پێویستە لەسەر ژیانیان لەسەر ڕەچەڵەکیان لەسەر ئەم بابەتانە بزانین کاتێک دەستکاریەکرێ من ناچارم بێم بڵێم نالی مەلاخدری کوڕی ئەحمەدی کوڕی شاوەیسی کوڕی قەرەوەیسی مستەفای وەیسی عەلیبەگی جافە بۆ ناچارم بڵێم من نایکەم بە موڵکی یەک عەشیرەت ناچارم لەبەرەوەی کەسانێکی تر دەستکاریەکەن ئەم دەستکاریکردنە هی دوێنێ و پێرێ و ئەمانە نییە 200 ساڵە ئیش لەسەرم بابەتاکرێ خوێندنەوەی ئەکادیمی و زانستی و وێژەیی بە تەنیا چارەسەریم بابەتە ناکە خوێندنەوەی سیاسی و کۆمەڵایەتیش پێویستە پەلەمەکە زۆر سوپاس خۆی هیچم نەوتەوە بۆیە کاتێک سیرکەم هەردووکیان نالی و مەولانە کوڕەزازای کەسایەتیەک ناوی قەرەوەیسە کوشتنی قەرەوەیس بۆ لە ناو کووردا بێ بە بابەت بۆ بێ بە باس بۆ ئەڵێن ئەو ڕۆژەی قەرە کوژرا بوو بە هەرا بوو بەو ڕۆژەی قەرە کوژرا پاشان ئەمانە ئەچنەوە سەر کەسێک کە یەکێکە لە پێشبینی کارە هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێلبەگی جاف ئێمە کە لە عێلبەگی جافەوە دێنە خوارەوە کە ور دەبینەوە لە ژیان و ڕەچەڵەکی ئەم بابەتەکە پەیوەندی بە جاف و نازام چیوچیوە نییە مەبەستمەوە بوو کاتێک دەستکاری ئەم ڕەچەڵەکاکری من ناوم بەختیاری مام حەمیدە مامە گەورەم شانازی خۆم و بنەماڵەکەمان و ناو عەشیرەتەکەشمانە بەڵام ئەگەر تۆ بە من بڵێن تۆ کوڕی حاجی حەمە غەریبی جافی ئەڵەم نەخێر من کوڕی مام حەمیدم ئەمە واتای ئەوە نییە من شانازی بە حاجی حەمە غەریب بۆ ناکەم واتای ئەوەیە تۆ خەریکی هەڵەڵی کەسانێک سەرماوەیەکی زۆرە ئەیانەوێ ژیانی نالی تێک بدەن ژیانی مەولانە تێک بدەن بۆ هەندێ شاعیر و نووسەر و کەسایەتی تریش هەر ڕاستە بەس من ئێمە قسەکەمان لەسەرەوەیە بۆیە نەنە هەل لە زۆر لە سلێمانی و ئیشی لەسەرەکەی بۆی ناتوان مێسا ئاوا بە خێرایی ئەم شتانە بڵێن جا مەگەر بابەتەکە بێ بابەتی من توشتی زۆر باش بوو بۆی خەیاڵی یا بیرکردنەوەی ئەم چۆن لەی براو خوشکە بە ڕێزانە نەبە مەلای بابەتی ڕەچەڵەکوانە چونکە بابەتەکەی تۆ بابەتێکی باش و گرنگ و ئاوکێشە و خۆزگا هەمومان لەسەر هەموو کەسایەتەکانی کورد بەو جۆرە قسەمام کردایە ڕەچەڵەک و ناسنامەمان بۆ گرنگ نەبووە بەڵام کاتێک کەسانێک دێن دەستکاری ڕەچەڵەکەکەن ژیانی تەڵخەکەن من ناچارم وەکو کەسوکاری نالی من ناچارم کە من لەگەڵ نالی مەولانە بە 6 حەو پشت دەبینەوە ئامۆزا مەسەلەن من ناچارم بێم ڕاستیەکە بڵێم بەرپرسم دوو جار یەک وەکو کورد کە دەستکاری مێژووی نەتەوەکەم مێژووی وێژەی نەتەوەکەمەکرێ دوو وەکو تاکێک نزیک لە نالی مەولانەوە بابەتەکە بابەتێکی زۆر باش و گرنگە خۆزگا بکرایە زۆر درێژتر قسە بکرایەوە ئامادەوانی بەڕێز زۆر تەرفەتە بۆ زیاتر قسەکرایە ئەوەنە وەکو جارەکەی پێشووتر کاک ریاض جار نەزانە نەڵێ سوپاس جا سوپاس لای ریاض یعنی بەسە دەستی خۆش بێخوا دکتۆر گیان لەشی ساغێ من لەسەر ئەو بیرکردنەوەی کوردی و خەیاڵی کوردی و جیهان بینی کوردیە دنیای ڤیدۆم هەیە لە یوتیوبە ئەگەر تااقەتە هەبوو سەیرێکیان بکەیت ئەوسا فەیلسوف ئێستا فەیلسوف نیم ئەگەر تااقەتە هەبوو سەیرێکیان بکەیت جیهان بینی کوردی دەستی خۆش بێخوا و سوپاس بە بەڕێزانیش کاکە من لە جیاتی هەردووتان قسە بکەم ناکرم بە ناوی ئەو کەسەی قسەی نەگوترا و دەبیسێ و نووسینی نەنووسرا و خوێنێتەوە من دەستخۆشی لە کاکتۆر ڕێبینەکەم و دەستخۆشی لەو خەمخۆری و جوانبینیەکەم کە خۆبینینی خۆی لە ناو دیوانی نالیە بۆ ئێمە باس کرد چونکە ئێمە زۆر جار خۆمان نەبینینەوە لە ناو دیوانەکانە من حەزەکەم هەندێک سەرقەڵەم لە خزمەت جەنابتە بخەمە ڕوو
بە سەرنجە جوانەکانی خۆ دەوڵەمەندی بکەین. یەکەم ئەگەر سەیری وشەی نالی بکەین چەند جۆرێک لێکدانەوەی بۆ کراوە. نالی یعنی ناڵە بە واتای نعل، خوێندنەوەیەکی شەیە ئەگەر چی زۆر بەهێز نەبێ نالی واتە بۆ من نا، بەشێک لە شعرەکانی بۆ میلەت بووە. من پێم خۆشە بەڕێز دوو پێشخانت تێکەڵ کرد، پێشخانێکی ئینگلیزی ئەوروپی و لۆدڤیک ڤیتگنشتاین کە لۆدڤیک ڤیتگنشتاین ئەگەر بەڕێزش ئاشنای پێی دوو سەردەمە 1970 ئەگەر خەیاڵم وەڵێ پێنەکات لەگەڵ 1956 دوو بیرکردنەوەی جیاوازی هەیە و بیرکردنەوەکانی ڤیتگنشتاین پێچێت کەم بێنێ بۆ نالی. یەکێک لە وتەکانی ڤیتگنشتاین ئەڵێ سنووری زمانەکەم سنووری بیرکردنەوەی منە. بەڵام ئێمە ئەگەر لە ئەدەبیاتی عیرفانە تەماشای بکەین بەڕێزی فەرمووت نالی لە پشتمە، بەڵام پێش نالیمان هەیە کە ئەم هاوبەشی دروست کردووە بەڕێزت باسی کرد. هاوبەشی نالی، حافظ، سعدی، مەحوی، وەفایی و کۆی شاعیرانمان یەک سەرچاوی پێشخانە، پێشخانیان قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەرە. ئەمە وای کردووە جەناب شتێکی جوانت فەرمووت دەگەر شعری مەحوی وەربگێڕین بۆ فارسی و ئازانین هی حافظە یەک سەرچاویان هێواتە خۆراکەکەیان یەک شتە بۆیە بەرهەمەکانیان یەک شتە. لە ڕخنەی نوێ شارەزایان ئەفەرموون ئەڵێ ئاسکی هیچ نییە، شێر هیچ نییە جگە لە کۆمەڵی ئاسکی خورا، واتە خواردنی ئەم شاعیرانی خۆمان یەک لەسەر یەک خوان بووە. دوو زۆر شتێ من باسیکەم بەس ئەمە ئەیکەم بە کۆتایی چکە شتت زۆر وروژان ینی ئەهێنێ قسەی دەست بکەن. سەیری پێناسە بکەین، پێناسەیەکی ورتر لەو پێناسانەی جەنابەت کردت هەیە تەبیعی بە تێڕوانین، ئەڵێ زمان پەنجەرەیەکە بۆ تەماشاکردنی عەقڵ، پەنجەرەیەکە بۆ تەماشا. هیچ فەیلسوفێتر ناوەکەیم بیر نێبتنەوەکو بە هەڵا بێڵێم کە خۆم بۆ ئامادە نەکرد بوو. ئێستا بەڕێزت لە ڕێگەی زمانەوە سەیری عەقڵی نالیت کرد. دوو بابەتەکەی کۆی بابەتەکەت فەرمووت وەک یەکەمین خەیاڵ لەسەر وشەی خەیاڵ قسەت کرد. ئەگەر تەماشای خەیاڵ بکەی کاکتۆر ئاراس سەرنجێکی پێیە، خەیاڵ ئەمە واقعیەتی، ئەمە جیهانێکمانەیە، جیهانی مرۆڤ مەخلوقات، جیهانێکمانەیە جیهانی خەیاڵ یاخود وەهم و کۆمەڵێک بەڕێز شارەزای، جیهانێکمانەیە جیهانی فەرمانکردن ئەمر. هەموو شاعیران لە نێو جیهانی خەیاڵە هاوبەشن، بۆیە ئەکرێ شت لە یەکتریەوە وەرگرن. سەبارەت بە نالی کە باسی عەرەبی و فارسی و کوردیت کرد، نالی لەم پێناسی قورئانەوە شعری نووسیوە. خوا ئەفەرموێ زمان یەکێکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوای گەورە. ئەگەر سەیری بکەی نالی تەعەسسوبی بۆ زمان نەبووە. من تحديث نعمتك يعني على أو كسيك مراد ونازع شيء نالی لە باسیش ئەو هینا باس ئەڵێ من تحدیث ئەوە کە ئەما بنعمەتی ڕەبیکە فەحەدیث. بەڵێ ئێمە لەم مەستمەوەی لە ڕوانگەی قورئانەوە شیکردنەوە بۆ زمان بکەین تێڕوانینشمان بۆ ئەدەبە گۆڕێ. بۆیە زۆر جار شیکردنەوەکانی جەنابەت کە فەرموود لەسەر نانی تێڕوانین و وروژاندنی زۆر زۆر جوانی تایە، ئیشکردنی زیاتری شێوێ. من لەیرە ئەوەسم بۆی کاتی بەڕێزانیش نەگرم. دەست خۆش بێ دووبارە و هیوای بەردەوانی بۆ جەنابەت. دەست خۆش بێ ئاخوا. من بەتوانیم گفتوگویەکی ئەوە بکەم، بەڵام ئەو کۆوەرەکە بەختیارەکەم لێوە دەتاوە. مەسەڵەن لەم باسانە زۆر دقت ناکەیت، وەک ئەوەی کە ئێمە پێویستمان بە شتێکی زاهری و لاوەکی و سەطحی بێ، زۆر دقت لە وشە ناکەیت. مەسەڵەن لەو هەموو باسە وشەی خەیاڵە بەکارهێنا، تعریفی خەیاڵە نەکرا، یعنی ئەڵێم ڕەنگە یعنی نەشێوێت. لەبەرەوەی ئێمە باسی ئەو زاهرە ئەکەین کە قەزەیەکی نەتەوەیە، ڕەنگە پێویستی بە جارجار پێویستی بە خورافەش بێ، وەکتۆڵی پێویستی بە خەیاڵەوە تۆ شتێ دروستکە یعنی نەتیجە لێرە لە نەزەرە گیرێن نەک محتەوا. یعنی تەنانەت گوێ نایێت ئێمە ڕاست بیان نا، تەنانەت گوێش بەوە نایرێت. تەسەمە بەسم چییە؟ خۆی من لە کۆنەوە کە خەیاڵ وشەی خەیاڵ باس کراوە لەگەڵ حەقیقەتە، هەر ئەوە لە هەوانتە باس نەکراوە. دوایەوە مەسەڵەن ئەویسترێ خەیاڵ گەورە کرێ و بکرێ بە شتێکی تر، وان لە ڕاستیە خەیاڵ هەر ئەوەیە کە لە کۆنا پێناسە کراوە، هەر ئەوەیە کە ئەمە حەقیقەتەوە خەیاڵ. ینی من بەسمەوەی لێرە پێویست بەوەیە پێناسی خەیاڵ بکەی. ئەم خەیاڵی کە تۆ باسێکی لای نالی ئەوە زۆر تەکیدی لەسەرەکەی تۆ کام خەیاڵەیە. ئەگەر مەبەستە ئەوە بیرکردنەوە بێ، لە بری و بیرکردنەوە وشەی بیرکردنەوە خەیاڵ بەکارهێنی، ئەوە بابەتێکی ترە. ئەگەر بە معنای خەیاڵیش بەکارهێنی، وەخوا لە لای نالیش هەر خاوە خەیاڵەکە،
يعني ونية مثلا زور واجنية ينجنية مثلا لشونك على شيء لشونك على عمرك دريجة بخيالي سري زلفت إما للشعر زانين بوشي نالي باسي سري زلفك عمرك دريج وكو زلف وكو خيالي دريج همو أوانا همو ما بس سوداء وبريشان مو سوداء الرشا سوداء معاملية بريشان وكو زلفة بريشان وكو خيالة سوداء كي خاوة اللي على خاوة يعني وكو خيالي خاوة لسان ويلي قاعد يا مثلا اللي عليه جامع دنيا وقيامة بخيالات شنك الزورة ما بس مونية جامع دنيا وقيامة لخيالات يا مبوب آخر بخيالات لا يعني بهيج أتوقع زين بوا أتوقع أجيس خزرو جامع جمد چونكي عمل الزور نعم ده توسيق قبل السياقة قبل الخيالة قبل هو شيء كاتو سرينا كي من خلق ناخذ وسم بشجيلوكم الله شيء الله جامع دنيا وقيامة بخيالات أو روجك كمردين أو دبون أمن يعني هيك يعني السرابة أو خيال برحال نام لا جرينجي باسكيتو كم شتيكي زور من جرينجاوي كتو باسكت وهمون نتوكان أوا دروز بوم خلق هر أوا كوبرتو والله يعني أما للسياق كتير سياقي حكته ها أوش تانية أنجل شون كواشنية راسي أي تت بو مسايخ الموضوع متى إذا قال نالي أم غزلت تازة وتوا بسد مسنوي نادم أوش تيجي ترى كذا مسنوي مولانا يا من مسنويك معني يقرن ما لقى برزة كان مفتوح يقول ما كنا سر بس وتي أجر وتي برا ما بس تيجي كذا مسنوي كحضرتي مولانا هيجي ترني وتي أجر دكتور ربين وايد من فلانش تهديه وتي برا من دكتور ربين نبينا اللب اللباب أخل لب اللباب خلاصي مسألة معنوية تمويه يعني شرحي هنا يعني خلاصية كان جار كرت كراوته دون لب اللباب برحال ببستي مسنويتي مولانا سبكي مسنوي وتبرا أجر دكتور ربين وايد جابتي هو الدرويش مولانا بس يمكن شو زربيتي مسنوي ولا ولا ببستي درويشي مولانا بس يلاقي خمار والله اسفاس لك هو مطعم دار هذا برادر برزاق تقولي لك يا ودي اجر اول ورد انجا قناعتك يكشتيكش يك كوتاشتيكش اويا من زور دقت ما لموضوع تصوف وانا زور بيرم كردوتو وام زانيو وانا لو مدرسه كا خويا بتشو كردوتو هنجار مثلا خويا شوبان وبصك كاوا تشبيه زور سيره نازم بوان كردو هميان تيك وتون بهميان يعني تنالي بشير رزاق امن صقي تو مو يا رسول الله شباب وشاتشون بلى. اصحابك بلى. الجنه شباب جا الليره من بما لسه اصحابي كم بابشده بهشت اي بو من صي اصحابي كم لهم مشتاقه نالي ازاتر وسربستر وخويتر دياره لنالي لمحوي تنيا لوانا به لو موضوع صقانه به لو موضوع صقا محوي زور يعني وكو نالي زور تكرار كاتو ولا شنو قال نازم خورنا انتان كرد به سقنابي ملوث اوي عن كل شيء كتير الله نالي وكوا الله نالي كوا صقي او مرزوبومه اما صقي معلمي بيدنغو بيورا بيخرا بيورا سقنابي ملوث بليان الله او خاكي درا مسكني 6 ساڵمە شاید جارێ لە دەمی تۆ ببیم سەک بەوەفایە والله كاكا دکتۆر ژیان دەستخۆشیت لێ یەکەم ڕاستی ینی من بابەتەکەت ئەوەنە گرنگ و جوان بوو ینی تووشی شۆک بووم بە عینوانەکەی بۆ ناوەڕۆکەکەشی بەڕاستی هەر بۆ خۆی ئەمە دەلیلە لەسەرەوەی کەوا گەورەی نالی جارێکی تر بە شێوازێکی کە هاتەوە بەردەستمان کە خوێندنەوەیمان بۆ نەکردووە کە من دەستخۆشیت لێ یەکەم بە حەقەت بۆ یەکەمین جارە ینی بەو قوڵیە
بەو مەفهومە کوردی کە جەنابەت باسیەکەی خەیاڵی کوردی پێ ئێمە ئاشنا کرد کە لای نالی دەرکەوتووە بەڵام نەهاتیت ئەو خەیاڵە تۆ پێنگوانەکەت بۆ ئێمە دەرخست بەڵام بەجێت هێشتین یانی ئەوە نازانم بەهۆی کاتەکە بوو من دەستخۆشی یەکەم هیوادارم یانی چاوەڕێەوەکەین کەواتۆ مەسەنم عینوانە کەشفێکی باشە کە هاتوویت بە ئێمەد ناسان و جارێکی تر ئەو ڕوحە ئەسیلە کوردیە ئازایی کەنالی بناغی بۆ داڕشت کە بەداخەوە ئێمەی کورد ئەوەی کە کوشتین ئەڵێ دەستی ناو هەممانەکە ئێمەی کوشتووە کە نەفسێکی زۆر ترسنۆک بۆ ئێمە دروست کراوە نالی دەمێکە مەسەرەن ئەو ڕوحە بەڵێ شتەی ناو هەمانەکە جا بەڕاستیمە ئەو خەیاڵە هیوادارم ینی جەنابەت ینی تۆ ئەمە کەشفێکت کردووە ینی ئاوا بەجێت ئێمەت بەجێ نەهێڵیت ئەو دراسەیەکی باشە هیوادارم تۆزێ فراوانتر کرێ و جارێکی تر ئەو ڕوحە کوردی ئەسیلە کە باسی خەیاڵەکەی وەکو قسەکەی شاکر فەتاح لە یادداشتەکانیان لە شتێکی خۆشە گێڕێتوەڵێ کە تەلەبە بووم لە جامعەی سۆربۆن لە فەڕەنسا ئەتڕۆحەی آخر ساڵیمان پرسیار بوو مەسەن وەرە بەڵێ جامعەی سۆربۆن باسیەکە لە فەڕەنسا کاتێکە جامعەی لوبنان باسیەکات ئەڵێرێکێک لە مەسەلەکانی خەیاڵ تۆ وەکو کەسێک خەیاڵی چی ئەەکەیت مثلەن تەمەناکەی بێتە بەردەستێ ئەڵێ من خەیاڵی ئەوم کرد کە من ئێستا ئەمەوێ ئەوەی کە ئەینووسم لە بەردەستما بگا بە خۆشەویستەکەم کە ئەم فاکسە و دوایی ئەم نامەی کە لە دنیای تەکنۆلۆژیا هاتۆتە بێت یعنی بەشێک لە مەسەلەی بابەتی خەیاڵ بۆ داعمی قسەکەی جەنابەت خەیاڵ یعنی ژیانی دروست کردووە پەرەی بە ژیان داوە ئیبداعەتەکان لەمەوە هاتوون جا بەڕاستی بەیانی بەڕاستیمە من جارێکی تر لەم مەوزوعی تۆوە سیقەبەوە بۆ خۆمان بگەڕینەوەکو کورد کە خاوەنی خەیاڵی خۆمانی بەڵام کەسێک نییە مان گەڕێنێتەوە سەرچاوەکەی دەستخۆشیشە لێ یەکەم زۆر جوان بوو مەوزوعش بێت لەبیرمەچێتەوە یەکسەر مایکەکەم نەدەن لەبیرم چۆ مامۆسانی بەرز مەسەلەی سەگ لەناو عەرەبە ئەهلی وەفان عەرەب یەکێک لەو خەسڵەتانی زۆر شانازی پێوەگا وەفایە دوو ئیمامی زۆر گەورەمان هەیە فلانی کەلبی و فلانی کەلبی هی وردە مردەشمان هەیە هەتا ئەم دەقەیەش ئەحمەدت چەلەبی هەر کەلبەکەیە مەبەستیان وەفاکەیەتی تۆ کە کوڕەکەت ناوانەی هەڵۆ مەبەست ئازایی هەڵۆیە نەک پەڕۆپۆڵ و هینەکەی یعنی سیفەتە بەرزەکەی مەبەست سیفەتە بەرزەکەیەتی کە خۆی ئەڵێ عەرەب کە شانازیەکە بە کەلب و کەلبیەوە لە هینیش لە قەبی شای نووسن و هیچ شەرمێکیشی تیان نییە یعنی ئەمەنە حەزیان لە وەفا و شانازیەکەن بە وەفاوە ئیستیعارەی وەفای کەلبەکەن ئەیکەن بە سیفەت و نازناو بۆ خۆیان زۆر سپاس بۆ هەمووتان بەڕێزان دەخل لە کات بە دکتۆر ڕێبینە دەم وەڵامی سەرنج و قسەکانتان باتەوە و چکازان نوێژ نەکرا لێرەش شوێنی نوێژی تاکمانێ جەماعەتمان کاکریاس لە باسی مەحویە من بەڕاستی لەزەت لە شعرەکانی مەحوی زیاترە بم کەیان خوێنمەوەکەوەی نالی ینی کارە مەردان ڕۆشنی و گەرمی است کار دوونان هیلە بۆ بیشەرمی است مەحوی گەرمتر دەکاتەوە هەم ڕووناک دەکاتەوە هەم گرم دەکاتەوە نالی زیاتر ڕووناک دەکاتەوە ینی بەرچاوت بۆ ڕووناکەکاتەوە مەحوی دڵنشینترە مەحوی قوڵترە ئەگەر بە زمانی ماتماتی قسە بکەین مەحوی عروجەکە ڤەرتیکەڵە بەرزە بێتەوە نالی وەک ئاوێک ئەکشێ وەک ئاوێک بڵاو بێتەوە بناومانە نالی ئەبینێ مەحوی لەمسەکە هەستەکە و بینین و ڕوانین لای نالی خاڵێکی جەوهەرەکە کرێت لەسەری بۆستینەوەش وەختی خۆی لای کاک مەلابەختی ئەروان من کۆڕێکم لەسەر کرد ڕوانین نالی بۆچی دەڕوانێ ڕوانین زۆر گرنگە لای نالی سەیرەکە زۆر سەیرەکە و هەموو ژیانی سیرکردنە نالی ئەو سەیر و سلوکەی ژیانیشی بەرمەبنای ئەو تەماشاکردنەیەتی کە هەیبوو کەمکردنەوە نییە لە مەحوی ئەمە زیاتر بەراوردێکە یانی بەڕاستی خۆ ناکرێت من باوەڕم بەوە نییە کێ یەکەمە و کێ دوو هەمە و
ئەم قسانە قسەی تۆزێ بازاڕین بڵێ مەحوی بچووکە و نالی گەورەیە مەحوی و نالی نالیە بەراورد لە نێوانیانە بەراوردێکی من لە مەسلەی خەیاڵاڵم مەحوی تقریبا هەر خۆشی فەرمووی ئەوە نەق قەید و بەندی هەیە ناتوانێت کچ پەرچەمی چینچینە دوو مەمکی لەسەر سینە وەک شانەی هەنگوینە عسەلی موسەفا کچ یەک بەیت یەڵێ کە بێ لێوی لەسەر لێوم بنێ ڕۆحم لەسەر لێوە کە لێوی لابەرێ ئەڵبەتە ڕۆحم دەردەچێ پێوە ئەنجا بەڕاستی نالی لە مەسلەی هینا لە مەسلەی ئازایەتی و ئازادترە قسەیتیان نیە لە هەم خەیاڵی هەم نووسینی لە مەحوی هەی لە ژن کەمتر معەتەڵ بۆچی نەیژەن لێ دەنەی ساقیا ساقت شکێ بوەستە بێنەمەی ئەو قڕم ساغەیکەوە پیری مغانی پێ دەڵێن خرشەردەری مەیخانەتەک ئەمە مەحوی مەزەنەش هەی لە ژن کەمتر دەیت تەماشای شیعری مەستورەکە ئەوەی کە ئەڵێ هەجووە نانۆ پەن نییە وەصف غەزەلێکی ئیرۆتیکی زۆر جوانە زۆر جوانە عشقت کە مەجازی بێ خواهش مەگە ئیلا کچ شیرین کچ و لەیلا کچ خەنسا کچ و عەزرا کچ فەرقی کچ و کوڕ ڕۆشن وەک فەرقی مەه و مێرە ئەم فەرقی شەو و ڕۆژە وەک فەرقە لە کورتا کچ مەهمە لە مەهی سادا یعنی لە قەمەر لادا هەم شەمس و سورەیا کچ هەم زوهرەی زەهرا کچ لە ئاخیر وڵێ گەر ئەشرەف و مەحبوبە یوسف کوڕی یعقوبە کچ بوو بە خرێداری یعنی کە زولەیخا کچ ئەمە لەکوێ هەی لە ژن کەمتر معەتەڵ لەکوێ ئازادترە مەحوی کاک دکتۆر باسیەوەی کرد کە کاک پەیوەند میرنشینەکان وەڵاهی کاک پەیوەند تقریبا مەحوی لە ژیانیش هەر هینتر بووە متەمەکینتر بووە و بە تەدبیرتر جوڵاوەتەوە مەسەلەن بیری لای ئەو بۆ خانەقایەکی هەبێ فەقی هەبێ لەناو شارە سومعی خۆی بەلاوە گرنگ بووە نالی ڕەند بووە هیچ شتێکی خۆی بەلاوە گرنگ نەبووە مەحوی بەڵێ مانای زۆر قوڵی هەیە زۆر عروجیە زۆر دڵنشینترە ئاگادار بین لە زمانمان کاک دکتۆر فەرمووی ئەو بەراوردم نەکردو بەڕاستی لە نێوان نالی و مەحویە ئەڵێم نالی بەم شێوە سەیری خەیاڵەکە مەحوی بەم شێوە سەیریەکە ئەو هیچیشان کەم نین هەردووکیشیان لە قیوامی خۆیانە دوو ئینسانی زۆر گەورەی مێژوویە من بەڵام ڕوانینی ئەوان بۆ لەوانەیە ڕوانینی مەحوی بۆ مەسایلە ئیمانەکان قوڵتر بێ لە ڕوانینی نالی گومانکەرە مەحوی یەقین پەروەرترە زیاتر لەگەڵ یەقینا دەست و پەنجە نەرمەکە ئەمە مەسلەی کاگەحیا من پێم وایە مەلای جزیری 100 ساڵ بڵێ من متەئسیرم بە مەولانا چونکە سەر بە مەدرسەی وحدەتی وجودە هەر متەئسیرە بە حافظ لە بناغا مەلای جزیری ئیمانی بە وحدەت الوجود هەیە ناشهودیە مەولانا وحدەت الشهودە فەرمو شاه سخن برآمد موج سخن درآمد نحن الصدا ونصدي والله خير قول سەیری کە تۆ لەم لە سەکرام شعرەی وتووە چوارینەیەکی نەی من منەم و نەی تۆ تۆی و نەی تۆ منی هەم من منەم و هەم تۆ تۆی و هەم تۆ منی من با تۆ چۆناونەمەی نێگاڕێ خۆتەنی کەندەر قەلەتەم کە من تۆم یا تۆ منی ئەمە شەتەحێکە بەس مەولانا ئەم مەسنەوی وەک سپەرێ بۆ خۆی نووسیوە شهودی خۆی پیشانەیە لە مەسنەویە ئۆڤەرۆڵ مەولانا هەم ئەشعەریە هەم شهودیە حافظ پیاوێکی وجودیە ئیمانی بە وحدەت الوجود هەبوو مەلای جزیری خۆشمان پیاوێکە ئیمانی بە وحدەت الوجود هەیە ینی ئەوە هەرگیز لە مەولانا شتێکی تر ئەسەن مەولانا احتیماماتی زمانەوانی نییە مەلای جزیری هەیەی باسی بەلاغەتەکە حافظ هەیەی باسی بەلاغەتەکە من قەنەعەتی منەوە نازانم بەشێکی زۆری شعری هەردووکیانم لەبەر حافظ و مەولانا مەلای جزیریش بەڵام نیست تناسخ سخن وحدت محض است دیوانی شمس سخن وحدت محض است بس تخاشت دكتور باش بو هم جانا كلاسي شاعريه كان ياسي كساتين كان دو هم ما تصور كان ليك تاقع شاعريه بابا من سنه من يجوز موبلم من يجوز موبلم لهم بشمان بس ما نشوف شعري شيء منیش ویستمەوە بڵێم ینی تۆ بێت دەرکی کاکا هینەڵێکی بایەزید دەڵێکی ئەڵێ ئەگەر ئەم جارە وتم مافی جوبەتی ئیلا الله لێم من بمکوژ حاڵەتێکی سەکرە کە بایەزیدی تێکرد ینی تۆ ناتوانانی لەو حاڵەتە تێبگەی لەو سەکرە لەو شەتەحە تێبگەی لەو کاتا و ئینسانە وتوێتی یا ئەنە الحەقەکەی حەلاج سەکرێکی بەردەوامە
ینی سەکرێکە ناتوانێت بیشارێتەوە بەڵام مەولانا تۆ بۆچی فیهی مافیهیت هەیە و بۆچی مەسنەویت هەیە و بۆچی مەجالسی سەبعەت هەیە و هەمووی سپەرە بۆ دیوانی شەمس بۆ کولیاتی شەمس بۆ ئەی خەڵک یەکەم شاعیرەکە هەمومان قبولمان بێ مەسیحیەک و جوویەک و کافرێک و یونسکۆ و مسلمانێک و لەبەرەوەی حاڵاتی جیاوازە مەولانا حاڵاتی جیاوازە بەڵام ئۆڤەرئۆڵ بەگشتی سێریگەن مەولانا سەر بە مەکتەبی شوهودە سەر بە مەکتەبی ئیبن عەرەبینی ئەسڵەن زەمیەکە بۆچی شەمس خۆی ئیبن عەرەبی لە شامە بینێ بۆچی نایکا بە یاری خۆی لەبەرەوەی ئیمانی بۆ قالوقیلەی ئیبن عەرەبی نییە بەریەکەکەون شەمس و ئیبن عەرەبی بڕای بۆ شەڕەحاتی ئیبن عەرەبی قیلوقات تۆزە محتەرەمترە یعنی مەولانا ناڵێ وەک حەلاج نییە بەڕاستی مەولانا وەک حەلاج نییە حەلاج وەحدەت الوجودی مەحضە ئیبن عەرەبی وەحدەت الوجودی مەحضە بەس ئەکرێ ئەم پیاوە تۆ لە 24 ساعتا ئێمە ئیمانداری تەواوین وەک یەک 8 ساعتی خەو ئەسڵەن کەس نازانێت تۆ لەگەڵ نستی خۆتای نازانی چیت کەنانە خۆی نازانی چیت یەکێک لەو شتانەی کە من لەگەڵ دەوڵەتی دینیانیمەوەیە تۆ ئینسانێک لە 24 ساعتی تەواوە دیندار نەبێ تۆ چۆن نەتوانی دەوڵەتێکی دینی دروستکەی 24 ساعتی خوا و 365 ڕۆژی خوا هەمووی دینی بێ شتی وا ممکن مەگەر بیکەی بە خەپارە کاک بەختیار دەستکاریکردنی ڕەچەڵک لەگەڵ قسەکانتان کاک بەختیار هەمووی بەڵام بەڕاستی ئەو شتە بێ زۆر کەسی بێ بۆ نمونە من سەفەری ئیستەنبوڵم زۆر کردووە و لە هەموو سەفەرێکی خۆشمان بەشەم گۆڕی ئەم پیاوە گەڕاوم ئەو نەم خۆشەوێ بەڵام ئەمە گرنگ نییە وە دۆزیشمانەوە هێنامانەوە بۆ سلێمانیش گرنگ نییە زۆر نووسین و دەستنووس بەڵێ بیستڵێت بۆ من زۆر سپاس بۆ من دکتۆر بەڵێ کاکەیوان وڵای کاکەیوان مەسلەی حقیقەت مەسلەیەکی قوڵە لای سوهرەوەردی خەیاڵ عالەمێک ئەو ناوێنێ بولیقا عالەمی بولیقا ئەگە بچینە ناو عالەمەوە بەڕاستی لی دەرناینەوە من خۆم باش تی ناگەم وازح نییە لام زۆر بەڵام عالەمێکی جیاواز حتا ئەو ئاوێنەش بە دنیای بینی ئەڵەوەی کە ئاوێنە ڕوێنەی ئێمە ئەداتەوە دنیایکی تایبەتە بەخۆی ئەو دنیای تۆ نییە عالەمێکی زۆر کتێبێکی مناملکەیەکی هەیە لەسەری عالەمی بولیقا نازانم بڵێم چی لەم کاتەکەمی کاک ڕیاز سینمانەکە وشەی نالی کاک دکتۆر بەڵێت هاوڕام کاک دکتۆرە بێت زۆر ڕۆوریا بین زمانی قورئان زمانی عەرەب نییە ڕاستە عەرەبیە بە زمانی عەرەبەکان نییە قورئان بە زمانی عەرەب نهاتووە بە عەرەبی هاتووە ئەم دوو شتە نالیش بە کوردی نووسیوێتی بە زمانی کوردەکانی ئەو ڕۆژە نەینووسیوە بە کوردی نووسیوێتی بەڵێ وایە علم الآدم ما تشوف إيش آدم الآدم ودست قصة لسر فكري مربع وایە يعني بس ما هي كلا سر زمان الشكل وردكاري زورتنا ڕاستە بخير يا بوشتي بس ڕاستە هەم نەیەش باسی گەم کاک ڕیاز ئەوەی بێت کاک نەهرۆ بەڵێ ئێمە میلەتێکی ترسێنراوین میلەتێکین ئەگەر ئیستیعمار جارێک عەرەب و تورک و فارسی ترسانی بێ ئێمە دوو جار ترسێنراوین شەرم لە خۆمانەکەین شەرم لە ئیفادەکردنی خۆمانەکەین شەرم لەوەگەین بڵین ئێمە ئەوەین تەماشاکە لە ئیشێگا مەسەلەن لینکدین بڕۆ بزانە ئەوانەی کە تەقدیمی ئیشەکەن زۆر کوردی خۆمانەیە شەرمەگا لە سیڤەکەیە ئەو شتانەی کە کردوێتی بینوسێ ئەمە بەرەنجامی سایکۆلۆژیەکی ترسێنرا و خەسێنراوە بەڵام کابرا هیچیشی نییە و لە سیڤ ئەمە لە سایکۆلۆژی تاکی ئێمە شاڕەنگیاوەتەوە نەک لە کۆمەلگا نەک لە میلەتە ینی ئێمە بە هەموو شێوەیەک ترسێنراوین بە عالەمی ئیسلامی عالەمی موسڵمانان چی ناوەنی ئەگەر جارێک لە ژەر مەنگەنەی ئیستیعمارا بوو بن ئێمە دوو جار کەوتونەتە ژەر مەنگەنە کەوتونە ژەر مەنگەنەی مستعمەرێکی ئیستیعمار ئەمە ئیشیەوێ لەسەری بکەین و ئەم شتەش لە مناڵەکانی ئێمە جارێککە من لەوە ئەترسم من مناڵەکەم دووبارە بەر ئەم هینە ئەکەوێتەوە بەرەم ترسە ئەکەوێتەوە کە نەتوانێت بە کوردی ئیفادی خۆی بکە ئەمە بەڵێ وایە هاوڕات زۆر سپاس ئامادەبوانی بەڕێز هاوڕێیانی هێژا و خۆشەویست جارێکی تر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان لە چالاکی مانگانە و بۆ کۆڵەکۆ تا چالاکی ساڵی 2025 ئێمە وەکو ڕێکخراوی خاڵ هەموو مانگێک تقریبان لە کۆتایی مانگا چالاکیەکی معریفی و ئەدەبی و مێژووی و فکریمانە بێن
زۆر زۆر سپاسی دکتۆر ڕێبینەکەم و چێژ و سوودمان بینی و بە ئومێدیەوەی کە ئێوەش هەروەها تا بەیگەیشتنەوەیەکی تر و لە دانیشتێکی دیکەی مانگی 2026 ئەگەر ماین و خوانەی کوشتین بەخواتانە سپێرم و زۆر زۆر بەخێر بێن خۆش